ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی و جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆ 21/4/2024 سەبارەت بە کتێبێکە کە لەم هەفتانەی ڕابردووە کەوتە کتێبخانەکانی کوردستانەوە، لە کتێبخانەکانی کوردستان پەیابن. ئەم کتێبە بە ناونیشانی سەبارەت بە تێگەیشتنێک لە شۆڕشی سۆشیالیستی لەلایەن 4 هاوڕێوە نووسراوە لە کوردستان بڵاوبووتەوە. ئەو 4 هاوڕێژ بێتین لە هاوڕێ ئاسۆ کەمال، هەروەها گۆنا سەعید، سامان کەریم و ئەکرەم سەعید. ئەم 4 هاوڕێیە لە دید و بۆچوونی خۆیانەوە سەبارەت بە شۆڕشی سۆشیالیستی قسە و باسییان کردووە. وەک لە پێشەکی کتێبەکەیە نووسراوە و لە سەرەتاکەیە باسکراوە، بەرەنجامی چەند سیمینار بووە کە هاوڕێیان پێکەوە کردویانە و سەرنجام بڕیاریان داوە کە ئەم سیمینارانە پیادە بکەن، بیکەن بە نووسین و لە چوارچێوەی کتێبێکە بڵاوی بکەنەوە. دیارە هاوڕێیان مەرجین لەسەر هەموو بابەتەکان لە هەموو تێگەشتنەکان لە شۆڕشی سۆسیالیستی کۆک بن، بەڵام دیارە لەسەر هەمان محوەر لەسەر هەمان بابەت قسە و باسەکەن و فرسەتێکیان داوە بە ئێمەش کە لەم بابەتەوە وردبینی زیاتر بکەین و ئەگەر ئەبینین کە پێویستەکە و دیارە هەمیشە پێویستە دووبارە بگەڕێنەوە بۆ سەرچاوەکان و بگەڕێنەوە بۆ ئەو میتۆدانەی کە لە ڕابردووە بەکار هاتوون بۆ تێگەیشتن لە دیاردە سیاسیەکان بە تایبەتی شۆڕشی سۆشیالیستی و دووبارە بیر بکەینەوە لەوەی کە شۆڕشی سۆشیالیستی یانی چی. بەرحاڵ بەش بە حاڵی خۆم فریای ئەوە نەکەوتون فرسەتیەوەم نەبوو تەواوی کتێبەکە بخوێنمەوە. ئەوەی کە فرسەتم هێناوە بۆم بەرنامەی ئامادەم کردووە خوێندنەوەی یەکەمین وتاری هاوڕێ ئاسۆ کەمال بوو کە ئەو وتارەش بە ناونیشانی شۆڕشی سۆشیالیستی و ئەزمموی شۆڕشەکانی سەدەی 20. ئەم بابەتە و ئەم وتارە بابەتی گفتوگۆی نێوان ئێمە یاخود بڵێن وتوێژی نێوان ئێمە ئەمڕۆ ئەبێت کە دیارە ئەوانەی ئاشنان بە بەرنامەکانی کەناڵی هیوازانن ئێمە لە بەرنامەکانی کەناڵی هیوایە تەنها پرسیار ئاراستە ناکەین، گفتوگۆیەکی زیندوو و نیقاشێک سەبارەت بەو بابەتانە ئەنجامەدەین کاکرێ کە بەرنامەی لەسەرەکەین. بەرحاڵ هاوڕێ ئاسۆ کەمالمان لەگەڵایە. ئاسۆ بەخێر هاتی، زۆر خۆشحاڵەکردم جارێکی تر بەشداری بەرنامەکانی کەناڵی هیوا بووی. سپاس دەکەم کە ئەم دەرفەتە ڕەخسان کە لەگەڵ من دیام. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ ئەو گرنگیدانت بەم بابەتە و وەکو خۆت وتت دروستکردنی جەدەلێک هیوادارین لە نەتیجەی ئەم گفتوگۆیی ئێمەش بێتە ئاراوە. بەرحاڵ بینەران ئاگادار بکەمەوە کە ئەمە یەکەمین بەرنامەی ئێمە بێت کە لەمە دووە لە سایت فەیسبوک بڵاو نابێتەوە. هاوڕێیانێک کە لە یوتیوب ئەم بەرنامەیە ئەبینن داوام لیانەوەیە کە لە ڕێگەی خوانەوە لە ڕێگەی سوۆشیال میدیای خوانەوە لینکی بەرنامەکە لە یوتیوبەوە بڵاو بکەنەوە، چکەم بەرنمەیە بەڕاستەخۆ ناچێتە سەر فەیسبوک، لایڤ نییە لەسەر فەیسبوک، تەنها لەسەر یوتیوب لایڤە. و هەر هاوڕێیە کۆمنتێکی هەیە وەکو پرسیار یاخود وەکو سەرنج چ لەسەر ناوەڕۆکی کتێبەکە، ناوەڕۆکی و بابەتەی مناقەشەیەکەین یا بابەتێک کە پەیوەندی بە گفتوگۆ و نیقاشی ئەم ڕۆمانەوە هەبێت، توانێت وەکو کۆمنت لە یوتیوب بینووسێ، ئێمە لێرە ئەیخوێنینەوە، حتمما هەوڵەدەین لەگەڵ هاوڕێ ئاسۆیە وەڵامی پێبدەین. ئاسۆ من وتارەکەم خوێندەوە، ئەگەر چی بەڕاستی وازانم کە پێویستم بەوەی جارێکی تریش بە وردی سەیری بکەمەوە، بەڵام وتارەکەم خوێندەوە و کۆمەڵێک سەرنج و تێبینیم بۆ دروست بووە. بەس پێم خۆشە بەر لەوە ئەگەر خۆش شتێکت هەیە سەبارەت بە کتێبەکە بەگشتی باسی بکەی، دوایەوە بچینە سەر وتارەکەی خۆت و ئەگەر سەبارەت بەوەش ڕوونکردنەوەیکی سەرەتایی دێت تا مەچ بەسەر پرسیارەکانم و
گفتوگۆکەمان دەست پێ بکەین. فەرموو. بەڵێ ئەوم پێخۆشە باسی کەم کە ئەم کتێبە وەکو نەریتێکی نوێ دەستمان پێکرد بۆی کە گفتوگۆ تیۆریەکانی توانین ئێمە پێکەوە بیکەین. ئێمە لە مەیدانی ناڕەزایەتیەکان بۆ کرێ بۆ ناڕەزایەتی جۆرا و جۆری سیاسیوانە هاوکاریەکەین پێکەوە کەسانێک کە بیرڕای جیاوازیشمان هەیە لە ناو چینی کرێکار و لە ناو ناڕەزایەتەکانە. بەڵام کەمتر لە بواری تیۆریایین پێکەوە هاوکاری یەکتر بکەین یان بتوانین گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەین و کاری هاوبەش ئەنجام بدەین. بۆیە وەکو نەریتەکە شتێکی گرنگ بوو بەلامەوە کە ئەم کارە هەمومان پێکەوە کردومانە و ببێتە نەریتێکە لە مەودووە هاوکاریە تیۆریەکان جەدەل و باسە تیۆریەکان و ئەوانش بە شێوەیەکی پێکەوەی ئەنجام بین یان بە شکلی گروپی و ئەوانە کە حتمەن وەکو ینی زانستی شەرەمانە ئەسەلمێنێکە کاری گروپی و ئەوەی کە پێڵێن وشیاری دەستە جەمعی ئەتوانێت زیاتر ئەم شتانە بەرێتە پێشەوە لە چاو هەر کارێکی فەردیە کە ئێمە بەتەنیا ئەنجامی بین. ئەمە لایەنێکی ئەوە بوو کە ئێمەی هاندا دوای ئەوەی کە گفتوگۆکانمان پێشتر سەبارەت بە مەسایلی سۆشیالیزمی دەوڵەتی و ئەمانە لەگەڵ بەتایبەت لەگەڵ هاوڕێیەکرێمان سەرەتا دەست پێ کرد. دوای بیرمان ئەو کردەوە بۆچی ئەمە نەکەین بە کارێکی جەماعی پێکەوە لەسەر مەسلەی ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لە دنیاە بۆ شۆڕشی سۆشیالیستی چۆن ئەڕوانین و ئایا وەزعی چینی کرێکار کە ئەم شۆڕشەکە لە چیایە ئەمانە ببێ بە مادەیەکی گفتوگۆی نێوانمان. ئەوە بوو کە لە ماوەی تقریبا ساڵێکە ئێمە جەدەل و مناقەش و بە سیمینارات کردمان هەر کەسەی بەحسەکەی خۆی تەقدیمە کرد و دواتر لە نەتیجەی گفتوگۆوانە دوای تەواوبوونی هەر چوار بەحسەکە هەر کەسەی ئازاد بوو کە بەحسەکەی خۆی چۆن نووسێتەوە لە ئاخریشا بڕیارمان ناکە بیکەین بە کتێبێک بۆی کە هەم وەکو نەریتەکە بڵاو بێتەوە وەکو بەحسەکانیشی بتوانێت بمێنێتەوە و پێکەوە بتوانین کارێکی هاوبەش ئەنجام بین. ئەمە فکرەکە بوو کە هاتە پێشەوە و سەبارەت بە مەوزوعێک زیاتر ئەم شتەی هاوڕێ ئەکرم کە باسی کرد ئەکرەم سەعید لەگەڵ منە کە دوای ئەوەی بەحسی سۆشیالیزمی دەوڵەتی لە کتێبی کۆمونیزمی نوێەکەی پێشتری منە بڵاو بوو بۆ هاتە پێشەوە پرسیاری ئەوەی کرد کە بۆچی هێشتا ئەم مەوزوعی شۆڕشی دیموکراتی و دواتر ئێمە شۆڕشی سۆشیالیستیەکەینیان بە نەوعێک ئەگەر سەیری بەرنامەی حیزبە چەپەکان بکەیت و کۆمونیستەکان بکەیت شێوەیەک لە باسی ئەوەی کە شۆڕش لە سەرەتایە حیزبێک خۆی ڕێکەقات و دوایی چینی کرێکار بە دەوری خۆیان کۆ کاتەوە دەسەڵات ئەگرێت و حکوومەتێک بۆ کرێکاران دروستەکە و مجموعەیەک ڕفۆرمەکە و شتێک لە باسیەوەی کە ئەی شۆڕشی سۆشیالیستەکە کێ بێت چۆنە بێ ئایندەکەی چۆنە بێ ئەمانە هەمووی نادیارە بۆی بوو بە مەسلەیەکی جدی بۆ ئێمە کە بڕۆین لێکۆڵینەوەی بکەین لەسەرەوە هەر یەکەیمان بە پێی توانە و بە پێی گرنگیدانی بە مەوزوعەکان باسی هەڵبژارد نیشتێکی لەو باسانە باسی تەجروبەکانی شۆڕشی سەدەی 20 چییە بە تایبەت شۆڕشی ئۆکتۆبەر 1970 و ئێمە سۆشیالیزمی دەوڵەتی و ئەو ڕوتەی کە سەرجەم سەدەی 20 گرتە خۆ و ئەوانە چۆن کاریگەری داناوە چ ڤێژنێک و کۆنسپتێک بۆ شۆڕشی سۆشیالیستی لەو دەورا هەیە سەبارەت بەمانە باسەکەی منیش دەستی پێک. زۆر باشە من پێم خۆشە دواتر کەمێک درێژتر لەسەر باسەکەی خۆت قسە بکەی وەکو بیدایەتێک بۆ ئەم گفتوگۆیە بەڵام بەر لەوە داوام لە هاوڕێیانێکی کە ئێستا بینەرمانن لە ڕێگەی یوتیوبەوە لینکی کەناڵەکە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆیانەوە شیر بکەن تا هاوڕێیانشی زۆرتر بەرنامەکان ببینن وەک لە سەرەتاش وتەمە هاوڕێیانی کە ئێستا هاتوون و ئاگادار نەبوون بزانن کە ئەتوانن لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەوە ڕاستەوخۆ بەشداری بکەن و ئێمە کۆمنتەکان لێرە خوێنینەوە ئەگەر هاوڕێیانێک ئەو کتێبیان خوێنێت و دیارە کە من لە ڕێگەی هاوڕێ ئاسۆ ئاگادار بوومەوە کە کتێبەکە ئۆڕێدی بڵاو بۆ تۆ لە ڕێگەی بڵین میدیا ئەلکترۆنیەوە یاخود لە ڕێگەی سایتەکانەوە تابتی لەسەر سایتی هاوپشتیدانراوە کتێبەکە بە PDF یان ئەگەرچی وەکو کتێبیش دەرچۆ و چاپ بووە بەڵام وەکو PDFیش هەیە و هاوڕانێک یانەوە بیخوێنەوە کتێبیان ئەتوانن دەستکەوێت
بەرحاڵ سەرنجێک هەیە توانن لە ڕێگەی یوتیوبەوە وە کۆمنت بینوسن ئێمە لێرە خوێنینەوە و ئارزیەکەین و دووبارەژە و هاوڕێیانە کە تا ئێستا کەناڵی یوتیوبی هیوان سبسکرایب نەکردووە سبسکرایبی کەن و بدەست و ئاشنانی خۆیانی بناسێنم کەناڵە کەناڵی هەموو چەپەکان و ئازادی خوازەکان و کۆمونیستەکان و سۆشیالیستەکانی کوردستانە هەوڵ بین فراوانی بکەینەوە هەوڵ بین بە مینبەرێک بۆ بیر و بۆ چوونە جیاوازەکان و گفتوگۆ لێک تێگەیشتنی نێوانمان. بەڵێ ئاسۆ من پێم خۆش ئێستا لەسەر کتێبەکە لەسەر وتارەکەی خۆت قسە بکەی بە مشەخەسی ئەو خاڵانەی کە پێویستوتە لەم وتارەیە بەیانی بکەیت یاخود لەسەریان بدوێی یا سەرنجیان بۆ ڕابکێشی چی بوون و ئایا پێ دوایە وەڵامت بۆ پرسیارانەی سەرەتای خۆت داوەتەوە لەناو ئەو وتارەیە کە کردوتە؟ بڵێ وەک باسم کرد کە ئەو خاڵە بەلامەوە گرنگ بوو کە بڵێم کۆنسێپتی شۆڕشی کرێکاری فکرەی شۆڕشی کرێکاری چی بووە و چه ئاڵگۆڕێکی بەسەرا هاتووە. طبعا من لە کتێبی کۆمونیزمی نوێشە لەسەر مەسلەی چەمکی حیزب و دیاردەی حیزب وەک وەسیلەی حیزب ئەم باسە مێژوویە و ئەم لێکۆڵینەوەم کردووە لەسەرەوەی کە چ ئاڵگۆڕێک بەسەر چەمکی حیزب هاتووە. لێرە دقیقتر هاتوومەتە سەر مەسلەی شۆڕش خۆی شۆڕشی کرێکاری کە ئەم فکرەیە لە دووسەدەی ڕابردووە کە هاتووە چه ئاڵگۆڕێکی بەسەرا هاتووە خۆی چه ئەفکارێک هەبووە لە سەبارەت بە مەسلەی شۆڕشی کرێکاری و ئەو شۆڕشە کرێکاریانەی کە بوون لەگەڵ ئەو فەرەزیاتەی کە هەبووە بۆ گۆڕینی کۆمەلگای سەرمایه‌داری بە کۆمەلگایەکی سۆشیالیستی لە ڕێگەی شۆڕشێکی سۆشیالیستیەوە ئەو فەرەزیاتانە چۆن ئەمەلی کراوەتەوە و چه ئاڵگۆڕێک بەسەر ئایدیەکانە هاتووە لە بواری پراکتیکە شۆڕشەکە چ شتێکی ئەنجام ماوە. بۆیە هاتوومەتە سەر باسکردن لەسەرەوەی کە ئەو جەدەلەی کە باسم کرد دوالیزمی کە باسم کرد لە بینی ئایا ئێمە لە ڕێگەی ئەم شۆڕشانەی کە لە سەدەی 20 بووە سەرمایه‌داریمان گۆڕی وە کۆمەلگای سەرمایه‌داری لەلایەن بزوتنەوەی کرێکاری و خەباتی چینایەتی کرێکارانەوە یان تەنها ئاڵگۆڕێکمان لە ئەم سیستما کردووە لە سیستمە سیاسی و ئابوووریەکە کردووە. من بە پێی لێگانەوەکان هاتوومەتە سەرەوەی کە باسیەوە بکەم کە چۆن جارێ فکرەکە ئاڵگۆڕی بەسەرا هاتووە و گۆڕانی ئەم فکرێش بەرئەنجامی ئەو خەباتە چینایەتی واقعیە بووە کە لە کۆمەلگایە چینی کرێکار خەریکی گۆڕینی سیستمەکە بووە. ململانیەکانی لەگەڵ بۆرژوازیە دیاری کردووە کە چه چوارچێوەیەکی داناوە بۆ ئەم ئاڵگۆڕانە چۆن ئەوێت سەرمایه‌داری لە دەسەڵات بخە ئەوێ سەرمایه‌داری لە بواری ئابوووریە ئاڵگۆڕ پێک بێنێ و جوابی ئەم شتانە ماوەتەوە کە چ ئاڵگۆڕێکی کردووە و ئەگەر ئاڵگۆڕەکان هێشتا نەیتوانین سەرمایه‌داری بگۆڕێ بۆچی نەیتوانیوە شکستەکان لەکوێ بووە هۆکاری ناکامیەکان لەکوێ بووە و ئەم جارە بێمە سەرەوەی کە لێرە شەو لە ناوڕۆکی باسەکە باسی ئەوم کردەوە کە شۆڕشی کرێکاری لە ئێستاە ئێمە ئەبێت کۆنسێپتێک و چ فکرەیەک و چ ڤێرژنێکمان لێ هەبێ لەسەر سۆشیالیزم کە شۆڕشی کرێکاری ئامانجەکەی ئەوەیە کە کۆمەلگایەکی بەدیلی سەرمایه‌داری دروستکە کۆمەلگایەکی سۆشیالیستی دروستکە. ئایا ئەو هەوڵانەی کەیراوە بۆ ئەم گۆڕینە چی بووە چوارچێوەکەی چی بووە کە من لەوێ بە سۆشیالیزمی دەوڵەتی باسم کردووە هەم فۆرمی سۆشیال دیموکراتیەکەی کە لە ئەوروپا زاڵ بووە هەم فۆرمی بەلشەفیزمەکەی کە دیکتاتۆریەتی حیزبیوانە بووە هەردووکی لە یەک فۆرمی گشتی سۆشیالیزمی دەوڵەتیە تعریفم کردووە و دواتر نیشانم ماوە کە چۆن ئەم سۆشیالیزمی دەوڵەتیە نەیتوانیوە سەرمایه‌داری تێپەڕێنێ. بۆیە کۆنسێپتی شۆڕشی کرێکاریش ئاڵگۆڕی بەسەرهاتووە کۆنسێپتی شۆڕشی سۆشیالیستی ئاڵگۆڕی بەسەرا هاتووە. یەکێ لە ئاڵگۆڕەکان ئەوە بووە کە ئێمە خەریکین نەوعێکی تر لە دەسەڵاتێکی سیاسی جیاواز دامەزرێنین لە پەرلەمانتاریزم یان لە ڕێگەی پەرلەمانەوە ئەکسەریەتێک بەدەستهێنین وەکو سۆشیال دیموکراتی و نەوعێک ڕیفۆرمی ئابوووریەکەین کە هەردوو ئەم کۆنسێپتە هێشتا کە شۆڕشی کرێکاری یان شۆڕشی سۆشیالیستی ناوەتە خوارەوە بۆ ڕیفۆرمێک لە سەرمایه‌داریە و لە چوارچەوەی ئەم ڕیفۆرما ماوەتەوە هەر بۆیە ئەو شۆڕشانەی کە کراویشە یعنی ئەو هەوڵە سۆشیالیستیانەی چینی کرێکار کە لە ئەوروپا لە رووسیا لە وڵاتانی تری ئیراوە نەیتوانیوە سیستمەکە بگۆڕێ چونکە ئاستێک لە گەشەی
سەرمایهداری هەبووە لەو کاتانە کە ڕنگانەوەی هەبووە لەسەر خەباتی چیناتی و ئاستێک لە گەشەی چینی کرێکار هەبووە کە چوارچەوەی خەباتەکەی قەتیس کردوێتەوە لەوەی کە نەتوانێت ڤێرژنێکی تر بۆ کۆمەلگای سەرمایهداری بە وازحی تەرسیمکایان بنەخشێنێ و بتوانێت ئاڵوگۆڕێکی ئەساسی لە شکلی دەسەڵاتی سیاسیە لە ئابووری کۆمەلگایە لە کەلتورە لە بواری کۆمەڵاتیە ئەمانە دروستکە کە ئەمانەشی نەتوانیوە دروستکە ئێستا بە تایبەت لەوەی کە گەشەی سەرمایهداری گلۆبالیزم لە 50 ساڵی ڕابردووە ئاڵوگۆڕێکی خودی بە سەرمایهداری هێناوە کە ئەو جۆرە لە ریفۆرمی سۆشیالیستیانە هیچ سۆشیالیستی دەوڵەتی ئەو جۆرە لە نەوعی دەسەڵاتی دەوڵەت و ئابووری بەرنامە ڕێژکراوانە خۆی شکستی هێناوە لیبرالیزم شکستی پێێناوە لیبرالیزم هێرشی کردووە و ئەمانە هەمووی زمینەیەکی دروست کردووە کە ناڕزایەتی کرێکارەکان و ئاسۆی شۆڕشی کرێکاری و سۆشیالیستی جارێکی تر پێویستی بەوە بێکە خۆی تعریف کاتەوە و جارێکی تر کۆنسپتی شۆڕشی کرێکاری بە شکڵ ڕادیکاڵەکەی بێنێتەوە مەدان کە بزانێت چۆن نتوانێت ئەم سیستمە بگۆڕێ چۆن نتوانێت سیستمە نیو لیبرالیزمەکە بگۆڕێت چۆن توانێت دەسەڵاتێکی سیاسی جیاواز لە چاو ئەوەی کە لە رووسیا هاتە پێشەوە یان لە لای سۆشیال دیموکراتیەکانەوە هاتە پێشەوە پێشنیار کات چ ئاڵوگۆڕێک لە بنەمای ئابووری کۆمەلگای سەرمایهداریەوەوانە تەرحەکە لەمانە باسی سەرخەتەکانی ئەم باسم هێناوە کە چۆن ئەمە نوعێکی تر لە شۆڕشە کە خاڵێکی سەرەکی تری ئەوەیە کە ئەم شۆڕشە حیزبێک نایکە ئەو تەفسیری کە سۆشیالیزمی دەوڵەتی بۆ شۆڕشی سۆشیالیستی دروستی کردبوویانە و ئاڵوگۆڕەکە پێکی هێنا لە فکری شۆڕشی سۆشیالیستیە ئەوی ژەوەیەکە حیزبێکی سۆشیالیستیە چینی کرێکار کۆکاتەوە چێ دەسەڵاتە گرێت و کۆمەلگایەکی یەکسان و عەدالەتخواز دروست دەکات و چینی کرێکاری باشە مافەچینە سەرەوە ئەچینە سەرەوە ئاسوجانەوە ناوەڕۆکی ئەو جوابانەیە کە تۆ داوتەتەوە وەکو ئاماژەت پێکرد من ئێستا پێم خۆشە بە گشتی لەوێ شالە کتێبەکەشە دیدێکە سەبارەت بە شۆڕش و شۆڕشی کارگەری لە کۆمەڵگەی سەرمایهداری یاخود تیۆری شۆڕش باس کردووە پێم خۆشە سەبارەت بە ئەوە بدوێت چونکە من هەستەکەم کەمێک ئەو باسە زۆر تەجرید کراوە هەنراوەتە ئاستێکی زۆر تەجریدیەوە کە ئەویش ناکۆشی بینی هێزەکانی بەرهەمهێنان و پەیوەندەکانی بەرهەمهێنانە کە دیارە ئەمە مارکس وەکو جۆرێک لە ناکۆچیە بنەڕەتیەکانی هەموو سیستەمەکان باسیەکە نەک تەنها سەرمایهداری یعنیەوە کە بۆ نمونە دەرەبەگاتی یاخود بەردەداری کۆیلەداری گۆڕا بە دەرەبەگاتی و دەرەبەگاتی گۆڕا بە سیستەمی سەرمایهداری دووبارە ئەمە ناکۆشیە بنەڕەتی و ئەساسیەکەی ناو کۆمەلگایە بەڵام دیارە تیوری شۆڕش تەنها بەم تعریفە مجەڕەدە و بەم تعریفە جۆرێک چۆن بڵێم کەمێک بێژیانە ناکرێت زۆرتر مارکس لە درێژەی خەباتی چینایەتیە باسی شۆڕش و شۆڕشی کارگەریەکە و لە زۆر شوێنە هاتوۆتە سەر ئەم مەسەلەیە کە پەیوەندی یاخود ئەوەی کە ڕەوڕەوەی مێژوو بەرەو پێشەوە ئەبا یاخود داینەمەی مێژووە ناکۆچی چینایەتیە لە بدایەت و لە سەرەتای نووسینەکانیانەوە زۆر بە جدی ئاماژان زۆر بە تەکیدەوە ئاماژان بەم خاڵە کردووە کە کەسێک ئەو پەرەگرافی تۆ بخوێنێتەوە کە من دیارە وەک سەرنجێکیش بیڵێم پێم باش بوو دیارە زام تێگەم کە تۆ ئەم باست لەسەر باسێکی شەفاییەوە گۆڕیوەتە سەر باسێکی تەحریری و نووسراو بەڵام ئەبوو لەو جێگایە کە ئەڵێ دیدێکی گشتی هەیە کە مارکس هەیەی سەبارەت بە شۆڕش ئەوانە لەوێ سەرچاوەکەت باس کردە لەکوێ مارکس بە دقیقی ئەو جۆرە تعبیرە و جۆرە تعریفی کە تۆ هێناوتە لەوێ باسی کردووە پێم خۆشە ئێستا گەر ئەتوانی ئاماژە بۆ بکە لەم جوابی ئەم پرسیارەی منە ئاماژەی پێ بکەی فەرموو دەست خۆش طبعا من ئەم باسە سەبارەت بە فۆرمەڵە گشتیەکە لە لاپەڕە 15 ئەم کتێبە هاتووە ینی باسی ئەوم کردووە کە ڕاستە سەرچاوەکە وایە بمهێنایە کە باسم کردووە لە ئایدۆلۆژی ئەڵمانیەوە کاتێ باسی ئەم ئاڵ و گۆڕاکات ئەم شتاکات پێم وابێت لەوێەوە پەرەگرافێک هەیە بەڵام من پەرەگرافەکەم نەختێک
وەکو تەفسیری خۆماوە چونکە لە بەرەوەی وەکو تۆڵێ ئەمە سیمینارێکی شەفەیی بووە گۆڕیومە بۆینەکە لە کاتی نووسینمە باشتر بووەوەم ڕەچاو کردایکە کەسانێک بتوان بگەڕێنەوە بۆ سەرچاوەکە بەرحاڵ بن لێرە لەو لە پەڕەی 15 ئەگەر بە دیقەت سێریکەین باسی ئەم شتەی مارکسم بەم شێوەی هێناوە کە ڕاستە گەشەی هێزە بەرهەمێنەرەکان لە ئاستێکا ئەگەنە ناکۆکی لەگەڵ پەیوەندی بەرهەمهێنانە بەڵام باسم کردووە کە گەشەی هێزە بەرهەمێنەرەکان مەبەستم بەشێکی هێزە مادیەکە چینی کرێکار خۆیەتی نەک بە تەنها ئامێر پێشەکەوێت و تەکنۆلۆژیا پێشەکەوێت و ئەوانە بەڵکو ئەو هێزەی کە خەریکی بەرهەمهێنانی ئەم بەرهەمە مادیانەیە و ژیانی مادی ئەوانەیە ئەمەش خۆی ئاسێکی گەشەکردووی ینی ئاستی سەرەتایەکەی خۆی بەجێڵێ و لە نەتیجەی بەرهەمهێنانی خۆیان لە نەتیجەی پراکتیکی خۆیان لە بەرهەمهێنانە لە بەرهەمهێنانی ژیانی کۆمەڵایەتیوانە ئەم چینەش گەشاکە یعنی هەر سەیری ئەو نەوعە لە کاری کۆمەڵایەتی کرێکاران بکەی زۆر جیاوازە لە کاری پەرشوڵاوی دەستفرۆشان یان وردە بۆژوازی یان جووتیاران یان ئەوانە ئەمە ئاستێکی گەشەی هێزی بەرهەمهێنەرە کاتوانێت بە شێوەیەکی کۆمەڵایەتی و بەرفراوان و بە هەرەوەزی بتوانێت ژیانی کۆمەڵایەتی بەرهەم بێنێ کاتێک کە ئەم هێزە لەم ئاستە گەشە کردووە لە سەرمایه‌داریە ئەچێتە پێشەوە بە معنای ئەوەیە کە ئەتوانێت ئەم ژیانی مادی بەرهەم بێنێت کە ئەتوانێت کۆنتترۆلی هەبێ بەسەر بەرهەمهێنانی فراوانی کۆمەلگایە و کاریگەری هەبێت جێگایەکی گەورە لە ئابووریا پەیاکە ئەم چینە قودرەتێکی گەورەی ئەبێت بەم پێەیە لە بەرامبەر ئەوەی کە توانایی فکری و جەسەدی و ئەمانەی ئەم چینە پێشەکەوێ لە کاتێکە ژیانی ئەو هێشتا کۆیلایەتی ساحبی بەرهەمەکەیە یان ساحبی هۆیەکانی بەرهەمهێنان و کارگەکان و شوێن دەوڵەتەکان و هەموو ئەو شانەی ترە ئەمە ئەی خاتە ناکۆچیەوە یعنی ئەوەی کە باسم کردووە هێزی بەرهەمهێنەر لە ئاستێکا چینی کرێکارەکەوێتە ناکۆکیەوە لەگەڵ پەیوەندی بەرهەمهێنانە ئەکەوێتە ناکۆکی و لەگەڵ سەرمایە و بەم پێ باسم کردووە کە شۆڕش نەتیجەی گەشەکردنی ئەم خەباتە چیناتی بینی کرێکارە لە دژی سەرمایە لە کاتێکە سەرمایە ئەی بەستێتەوە ڕێگەی پێنایە هەموو ئەو هێزەی بەرهەمی هێناوە بتوانێت بە معنای ئازادبوونی خۆی بێ لە کۆیلایەتی بۆ کار ئازادبوونی بێ بۆ بوونی کاتی زیاتر بۆ خۆی بۆ دابینبوونی هەموو پێویستەکانی ژیانی بۆ گەشەپیانی کەلتوری و فەرهەنگی و هەموو شتێکی خۆی سەرمایە ئەی بەستێتەوەی کە بە کۆیلەیەوەی کە چەند قازانج بێنێ خاتە کارەوە نایڵێ ئەم ململانەیە لە ئاسێک ئاگاتە ئەوەی کە ئێمە پێڵێن خەباتی چنایەکەتە ئاسێک کە تەقێتەوە بەتایبەت لە کاتی ئەزمەکانە لە هەر فرسەتێکە کە بۆژوازی تر پەچیەکەوێت ئیدارەی کۆمەلگای پێ ناکرێت لەسەرەوە شەقا بێت ئەمانە خەباتی چینایەتیەگاتە ئاستی پێکدادانێکی لەسەر دەسەڵات لەسەر مەسایلێکی زۆر گەورەتر ئەم چینە وشیاریە چێتە سەرەوە ئاسی ڕێکخراویە چێتە سەرەوە ئەوەی کاڵین هێزی بەرهەمهێنەری کۆمەلگا گەشاکە و ئەبێ بە ناکۆک لەسەر دەسەڵاتە لە هەموو ئەمڕوانەوە باسەکەین نەک لەسەر ئاسێکی فقط تەجریدی بۆیە باسی شۆڕشی کۆمەنی پاریسمان کردووە ئەوەی یەک لەو نمونانەیە کە چۆن لەم تەقینەوانە ئەم چینەیەتە پێشەوە و نەوعی دەسەڵاتی خۆی تەرحەکە باسی شەڕی جیهانیمان کردووە لەو ئەزمەیە چۆن جارێکی ئەم ناڕزایەتیانە لە خوارەوە گەشاکەن لە ئەوروپا و لە ڕووسیاوانەوە ئەم خەباتە چینایەتیە چێتە ئاسی شۆڕشکردن بەسەر کولی سیستمەکە لەوا نامێنێتەوە بە تەنها بڵێن ناکۆکی هێزی بەرەمێنێت لەگەڵ پەیوەندی بەرەمێنێت لە مەقولەیەکی مجەڕەدا بێ بەڵکو لە ژیانێکی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی لە واقعا دروستە بێت ئەم مەفهومەکەم بۆ ئەوە هێناوەتەوە کە نیشانی بەم ئەم چینە ئەوێ سەرجەمی سیستمەکە بگۆڕێ ئەم چینە ئەوێ ئاڵگۆڕی ڕیشەیی لە تەواوی سیستمەکە بکە لە نەوعی بەرهەمهێنان لە پەیوەندی خۆی بە بەرهەمهێنانەوە لە جێگا و ڕێگای ئابووری خۆی لە ئەو کۆتایی هێنان بەو نامۆبوونەی خۆی لە بەرهەمهێنانە لە ژیانی واقعیە کۆتایی هێنان بەوەی کە تۆ ئەبێت ئەم کۆمەلگایە لەلایەن کەمیەتێکەوە لەلایەن کەبایەتیەکەوە ڕێک بخرێت دەوڵەتێکە بێ ڕێکی بخە ئەبێت ئەم چینە کاتێک خەریکی بەرهەمهێنانی ژیانی خۆیەتی کەسانێک
بەس ژوور سەریەوە بن وەکو حیزب وەکو دەوڵەت وەکو دیکتاتۆریەتێک کە ئەوان پێی بڵێن ئەبێ ئەم چینە چی بکە بۆیە باسم کردووە کە ئەم کۆنسێپتە ئاڵگۆڕی بەسەرا هاتووە کە مارکس باسی کردووە کە ئەم چینە خەریکە شۆڕشەکە بێ بەوەی حیزبێگە ڕوا دەسەڵاتێکی سیاسی یەکدێت و حکوومەتێ دروستەکە بۆ کرێکاران و پیانەڵێ ئێستا ئەتوام سەروەت و داهاتی کۆمەلگا بە یەکسانی تەوزیعکەین و کرێ یەکسانتان هەبێت و ئەم فۆرمە لە شۆڕش یەتە پێشەوە کە باسم کردووە بنەمای مادی هەبووە لەبەرەوەی لە سەدەی 20 دەوڵەت دەوری هەبووە لەوەی کە چۆن ئابووری سەرمایه‌داری گەشە پێبە کەڵەکەی سەرمایە دەوری هەبوو لەوانە لە ئاستی جیهانیە هێشتا ئەو گلۆبالیزم و بازاڕی جیهانیە بەو شێوەیە دروست نەبووە بۆیە سەرمایە لە هەر شوێنێکەوە گەشاکە بەم پێش ئەم ڕەوتانە لە ناو چینی کرێکارە دروستە بن کە ڕنگدانەوەی ئەو ئاستەیە لە ململانەی چینی کرێکار لەگەڵ سیستمەکە و دێنەوە سەرم خاڵە ئاسۆ من بەس ئەوەنە پێم خۆش بوو ئاماژە بۆ بکەم کە شتێک لەو ناکۆچیانە کە مارکس باسیە کاتوانە لای ایدۆلۆژی ئەڵمانی و دواتریش لە باسەکانی تریاتە لە کاپیتاڵ و لە سەرمایەکەیەتە سەری ئەو ناکۆچیە بنەڕەتیەکە لە ناو کۆمەلگاکانە وجودی هەبوو بە کۆمەلگای سەرمایەداریشەوە ناکۆچیە لە بینی ئێزەکانی بەرهەمێنان کە ئەچن لە ئاستێکی بڵین گەورە و فراوانە بنەوە بەڵام پەیوەندەکانی بەرهەمێنان کۆت و پێوەند بەندیانەکەن ئەوەی کە سەبارەت بە سەرمایەداری دروستە ئەوەیە شێوازی کارکردن تابعی کار بڵین پرۆسەی کار هەموو ئەمانە ئەبێ بە شێوەیەشی کۆمەڵایەتی ینی باوی ئەوە نامێنێت کە کەسێک دابنیشێ لە جێگەیەکە بۆ خۆی بە بڵێن اقتصادێکی مەعزول و دابڕاوی هەبێ لە کۆمەلگا و بتوانێت بژیان بکە و بژی تێکەڵەیەک و یاخود پرۆسە و بڵێن شێوازی بەرهەمهێنانە بێت بە شێوازێکی کۆمەڵایەتی بەڵام پەیوەندەکانی بەرهەمێنان لە پەیوەندی تایبەتی چینێکی دیاریکراو بەسەر هۆیەکانی بەرهەمێنانەوە یاخود مەحرومکردنی چینێکی فراوان لە بەرهەمهێنەران لە بڵێن بەرهەمی کاری خۆیان و ئامرازەکانی بەرهەمهێنان دامەزراوە ئەم پەیوەندیانە لەگەڵ ئەم شێوازە لە کارکردن و بەرهەمهێنانە ئەکەونە ناکۆچیشی زۆر گەورە و جددیەوە کاگەر نابێ بە شۆڕش و نابێ بۆ هۆی پێشکەوتنوانە بێ بە هۆی قەیران و بێ بە هۆی ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە لە کۆمەلگا سەرمایەداریەکانە ئایبینین ئەو ناکۆچی هەمیشە و دایم بەردەوامەوە ڕەنگەیاتەوە بەڵام خودی ئەم ناکۆچیە بە تەنها ناتوانێت بێ بەهۆی شۆڕش ئەمە بنەمای دەستپێکردنی شۆڕشە بەڵام شۆڕش پێویستی بە عاملێکی ذاتی و ئەو چینە هوشیارە ڕێکخراوە منەظەمە و خاوەن بەرنامەیە هەیە کە ئەزانێکە لە داهاتوە چیەکاوە چۆن ئەم سیستەمە ئاڵوگۆڕ پێدا بەرحاڵ دواتر لە چینە سەرەوەی بینی حیزب و ڕۆڵی چینەکە چۆنەوە ئەمانە بەس من پێم خۆش ئێستا لەسەر ئەوە قسە بکەم سۆشیالیزم لە ڕوانگەی تۆ چۆنە یاخود با تعریفێک لە سۆشیالیزم بکەین سۆشیالیزم چییە بەم کتێبە و بەو تێڕوانی کە تۆ سەر ئەمە هەر لەسەر ئەو خاڵی تۆ ینی یەک ڕۆشنکردنەوەی زیاتر بم ئەو خەباتە چینایەتیە پرۆسەیەکە ینی خودی ئەوەی کە چۆن ئەتوانێت ئەمە ئەگا بە شۆڕش وەکو هەر پرۆسەیەکی تری مادی ئەم چینە لە نەتیجەی مجموعەیەک تەجروبە مجموعەیەک کارکردن لە پراکتیکا بۆی دەرەکەوێت کە چۆن ئەتوانێت ئەم سیستمە بگۆڕێ لەم خەباتە چینایەتە دایمە لەگەڵ سەرمایە شەڕێتی لەسەر کرێ لەسەر ئازادی لەسەر مافی جۆرا و جۆری ژنان مناڵان هەموو ئەو شانامانە شەڕی جۆراوجۆرن کە لە بێت بەڵام خودی ئەم شۆڕشکردنەکە پرۆسەیەەکە بە تەنها ڕووداوێک نییە بۆ منە ڕووداوێک ڕووبات و حیزبێ بڕوا دەسەڵاتێک بگرێت و ئەوانە خودی ئەم کۆبوونەوەی ناکۆکەی بینی هێزی بەرهەمهێنەر و پەیوەندی بەرهەمهێنان و ئەوانە پرۆسەیەکی تاریخی تێپەڕێنێ کە من ئەبێ بە ناچار ڕات بگرم نەک لەبەرەوەی کە تعلیقم هەیە لەسەر قسەکانە بەڵام بە جۆرێک ئەم هەتاوە کە پێشتر لەسەر دوو هاتوتە سەر گیان و بە جۆرێک دەستت کە جوڵەنی ئیشارەتی دەست زۆر حواس ئەباتوەوانە ینی ممکنە بینەران تارکیزیان لەسەر قسەکانە نەبین ناتوانێت بە جۆرە لە جۆرەکان عیلاجی کە ئەو ڕووناشێ لابەری ئەو هەتاوە
پەردەکە دابخە یاخود شوێنەکەت بگۆڕیە بە جۆرێک وا بێکە ئەو هەتاوە لەسەر جسمت نەمێنێت چونکە زۆر تەرکیزی بینەر نایڵێ بەڕاستی. ببەخشە قسەکانم پێ بڕی بەڵام ناچار بووم لەبەرەوەی کە یارمەتیم بە یەک دقە بە من شوێنەکە باشە فەرموو تا دێتەوە ئاسۆ هاوڕیانی ئازیز بینەرانی ئەم بەرنامە لە ڕێگەی کەناڵی هیواوە ئەم بەرنامەی تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاو بێتەوە زەحمەت بکێشن بۆ کۆمەکردن بە کەناڵی هیوا لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە لینکی ئەم بەرنامەیە بڵاو بکەنەوە ئەوەش بڵێمەوە جاریشتر هاوڕیانێکە کۆمنتێکیان هەیەێ بە جۆرێک لەم بەرنمەیە بەشداری بکەن بە سەرنجیا بە پرسیار ئەتوانن لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەوە ئەو کارە بکەن. بەرنمەکانی کەناڵی هیواشیتر لە سۆشیال میدیا لە جگە لە یوتیوب بڵاو نابێتەوە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاوەکەینەوە و لینکی یوتیوب لە شوێنەکانی تردا ئەنین و بڵاوێنەکەینەوە. ئەگەر تا ئێستا کەناڵی هیواتان سبسکرایب نەکردووە کەناڵی هیوا سبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن کارێ بکەین کە ئەم سەکۆیە کە پێکمان هێناوە دروستمان کردووە بتوانێت ببێتە سەکۆی هەموو ئازادی خوازان کەسانی چەپ و کۆمونیست و سۆشیالیست لە کوردستانە. زۆر باشە هاوڕێ ئاسۆ ببەخشە کە قسەکانم پێ بڕیت بەڵام دیارە ئاوا باشترە بۆی کەوا بینەرانیش بتوانن بەبێ هین متابعی بەرنامەکە بکەن. بەڵێ فەرموو قسەکانە لە ناوەڕاستی قسەکانە بڕیمی داوای لێ برد نەکەم بەڵام فەرموو وتم تەنها ئەو مەسەلەیە گرنگە کە بزانین ئەم خەباتی چینایەتیە کە تا ئەگا بە شۆڕش پرۆسەیەکە لە ڕێکخراوبوون پرۆسەیەکە لە ئاگایی سیاسی پرۆسەیەکە لە خەباتی فکری پرۆسەیەکە لە گەشەکردنی چینی کرێکار لەباری کۆمەڵایەتی و دەسەڵاتی ئابوووریەوە لە زۆر شتە ئەم پرۆسانە پرۆسەیەکی یەکانگیرە ئەمانە بنەمای مادی شۆڕشێک دروستەکە کە چینی کێکارەگاتە ئاستێک کاتوانێ و شۆڕشە بکە ینی هەم گەشەی سەرمایه‌داری هەم گەشەی چینەکە خۆی یەک پەیوەندیەکی ئۆرگانیکیان هەیە و هەرەوەشە نیشانیان لە تەجروبەکانی مێژووە لە زۆر شوێنەکە هێشتا سەرمایه‌داری گەشەی نەکردو چینی کرێکار گەشەی نەکردووە هەوڵەکانیشی بەرتەسک بووە فکرەکانیشی بۆ گۆڕینی کۆمەلگای سەرمایه‌داری ڕنگانەوەی ئەو وەزع دۆخە ئابووری و سیاسیەی ئەو سەردەمەی بووە بۆیە ئەمە گرنگە کە گۆڕین و شۆڕشی کۆمەڵایەتی وەکو ئەم پرۆسەیە سیرکەن کە تایە چینی کرێکار لە نەتیجەی ئەم پراکتیکەی خۆی دەوری خۆی لە کۆمەلگای سەرمایه‌داریە نەتیجەی خەباتەکانی و شێوازی ڕوبەڕوونی بۆژوازی شکل و شێوازی جۆراوجۆری حزب بۆچوونی سەبارەت بە شۆڕشی کرێکاری هەموومانە ئاڵگۆڕی بەسەرایە هەموومانە بەرەو پێشەوەڕوا و لە نەتیجەیە ئەم شتانە لە پراکتیکایەک لای یەکاتەوە مەبەستم لەوە بوو کە ئەم دوولانەی شۆڕش هەردووکی نووسینەکە تاکیدی لەسەر کراوەتەوە. بەڵێ لا من مەبەستمەوە بوو کە پرسیارەکەم ئەوە بوو سۆشیالیزم ینی چی سۆشیالیزم چییە چۆن تعریفی بکەین ینی سیستەمی سۆشیالیستی چییە کە قسە لەسەر شۆڕشی سۆشیالیستیە سۆشیالیزم چۆن تعریفەکەین بە چه سیستمێکی ناسیێنی سۆشیالیزم بریتێن لە لەفیکردنەوەی سیستمی سەرمایه‌داری ینی سیستمێک کە بۆ نمونە لەسەر ئەساسی ئەوە دامەزراوە کە ئەبێت کەمایەتیەک دەسەڵاتی هەبێت بەسەر زۆربەی زۆری کۆمەلگا و ئەم زۆربەی زۆری کۆمەلگایە کار بکە بۆ ئەم کەمایەتیە و لەبەرەوەی خاوەنی هۆیەکانی بەرهەمێنانن و ئینسان لەم کۆمەلگایە کۆیلەی کاری گرتەیە ئینسان لەم کۆمەلگایە کۆیلەی دەوڵەتە کۆیلەی دەسەڵاتێکی سیاسی و ئابووریە کە کۆنتترۆلی سەرچاوەکانی ژیانی لەم کۆمەلگایە کردووە. سۆشیالیزم بریتە لەم هەوڵەی چینی کرێکار بۆی کە ئەم سیستمە بگۆڕێ بریتە لەم هەوڵە سیاسیە ئاگایانەی چینی کرێکار کە خەریکە ئەم بارەی سەرمایه‌داری لەسەر شانی خۆی لابە و پێویستی بەو نییە لەبەرەوەی کە فعلەن ئێستا ئەگەر تۆ سەیری هەر
یەکێک لەو کۆمپانیا گەورانە بکەیت کە لەم ڕۆی دنیاە وەکو ئەمەزۆن وەکو شوێنەکانی تری بەرهەمهێنانوانە یان سەیری چاینە بکەی وەکو کارگەیەکی جیهانی کە سەیرەکەی چینی کرێکار لەوێ هەمووی بە شێوەیەکی بەرفراوان و پێکەوەیی تەواوی ئەم ژیانە بەرهەمەهێنن تەواوی پێداویستەکانی ئینسان بەرهەمەهێنن بۆچی پێویستەکە کە هێزێک لەسەر ئەمانەوە کە پێیان بڵێ ئەبێت چی بکەن چۆن ئەم بەرهەمە بۆ کۆ بڕوا چۆن تەوزیع کرێت و ئەوانە بۆچی ئەبێ ئەم هێزە لەم بەرهەمەی خۆی نامۆ بێ سوشیالیزم بریتێ لە وەڵامدانەوە بەم کێشەی مرۆڤ لەگەڵ ئەم سیستمە نامرۆڤانەیە کە بەسەری ئازاڵە و ڕێگەی لێگرێکە لەوەی کە وەکو مرۆڤێک بتوانێت چارەنووسی خۆی و ژیانی خۆی دیاری کات و بتوانێت بە شێوەیەکی هاوبەش چۆن پێکەوە کارەکەن بەو شێوەیە بتوانن بژین ئەمە واقعیەتی سۆشیالیزم ئەم چینە خۆیەتی ینی ئەوە نییە کە بۆ نمونە بەرنمەیەکی ئابووری جیاواز بێ بە نەوعێک لە ریفۆرمی بەشێکی سەرمایهداری یان نەوعێک لە تاکسدانان و باشدانان لەسەر مەجموعەیەک دەوڵەمەند بۆی کە نەختێک پارە هەبێت بۆی بین بە مەجموعە خەڵکی ترکە فەقیرن یانەوەی کە کار نییە نەختێک کار بدۆزیتەوە لە شوێنی ترا بۆ ئەوانە بریتە لە کولی هەوڵی ئەم کۆمەلگای مرۆڤایەتی بۆی کە کۆمەلگای مرۆڤایەتی لە دەستی مڵکایەتێکی تایبەت لە دەستی سیستەمی چەوسێنەری سەرمایهداری ڕزگارکە و سۆشیالیزم بریتێ لەم هەوڵە جامە لە مێشووی خۆیان وەکو باسم کرد لە خەباتی چیناتی 200 ساڵی ڕابردووە شکلی جۆرا و جۆری وەرگرتووە هەوڵەکان بە شکل جیاجیراون لە دەورەیەکا بۆ نمونە سۆشیالیزم خەیاڵی بوو بە شکلی یۆتۆپیایەکە هاتەرەوەزی دروستە کرد نازانم ناوعێک لەوەی کە تاکس زیادکەین لەسەر دەوڵەمەنەکان چارەتی و ڕێکخراوی خێرخوازی دروستکەین و لەم بابەتانە بوو لە کاتێکی تراکە ئەم چینە گەشا کاتوەچێتە پێش و تەجروبە پەیاکات سەیرەکەی باز لە کۆمەڵی پاریسە باز لە ئەوەیە کە ئابێت تۆ خۆت کۆمەلگا بەڕێوەبەریت و لە ڕێگەی شورایی و ئەوانەوە لە دەورەیەکی ترابێت تۆ دەوڵەت وەکو لە رووسایە ئەبێت دەوڵەت لە دەستی بۆرژوازی بسەنیتەوە ئەوانە و لە ئێستاشە بریتە لەوەی جارێک تر گەڕانەوە بۆ ئەم سۆشیالیزمە کە بریتە لە شۆڕشەیە کە بتوانێت ئەم چینە بتوانێت خۆی بیکا بۆی خۆی ڕزگارکە لە دەستی سەرمایهداری و کۆمەلگایەک دروستکە کە فعلەن ئێستا بنەما مادیەکەی هەیە یعنی کۆمەلگایەکە کە لە باری مادیەوە ئامادەیە بۆی کە بەرهەمهێنان بە شێوی کۆمەڵایەتی بکات هەموو ئینسانەکان بتوان پەیوەندێکی ئینسانیان لەگەڵ یەکە هەبێ هیچ ئیدارەیەکی سەر و ئینسان لێرە دەسەڵاتی سیاسی و دەوڵەت و ئەوانە نەبێ کە خەریک بێ ئەمریکا بەسەرا و یاسا دەرکا و فلان و فیسار دەرکا ئەم کۆمەلگایە هەموو بنەمامادیەکان و مەلزوماتەکانی ئامادەیە ونە لە دەورانێکە ئەوتراکە هێشتا هێزی بەرهەمێنەر گەشەی نەکردو و بەشێ سۆشیالیستەکانی شەرەمایانەوتەوە کە پێویستەکە سەرمایهداری گەشەی پێبیرێ وەڵام ئێستا تەواوی ئەم سەرزەویە ئەم سیستمای بابڕێەوە لە هەموو شوێنەکە ئامەزاڵە و شێوەی بەرهەمێنانی سەیری کە هەر شتێک بەرهەمێنانی هەر شتێک سەیرەکەی لە دنیاە یەک بەرهەمێنانی زنجیرەیە کە ئەم سەرتا ئاوسەری دنیاتیا بەشدارە بۆیە ئەم گلۆبالیزمە واقعیەتی سۆشیالیزمی ئەمڕۆی بە نەوعێک لێکردووە کە ممکنە ئێستا لە ڕێگەی شۆڕشی سۆشیالیستیەوە کە لە زۆربەی وڵاتانە ڕووبایان لە ئاسێکی جیانیا پەیوەندێکی لەم بابەتی هەبێ بتوانێت کۆمەلگایەکی وە سۆشیالیستی لە ئێستا دروستکە و ئەم بربەستانەی کە لە بەردەمی یەکگرتوبوونی ئەم چینایە لە ئاسی جیهانی و لە ئاسی لۆکەڵان لا بەرێ بۆی بتوانێم کارە بکە چکە ئێمە سۆشیالیزم بریتین نییە لە گروپێک و حیزبێک بڕوا مجموعەیەکی تر هان با بڕۆن دەسەڵاتێ بگرن و ئەم حیزبە و ئەم دەسەڵاتە سیاسیە بڕوا جارێکی تر سەروەتی ئەو کۆمەلگایە تەوزیع کاتەوە و حیزبێک دەسەڵاتی سیاسی ئەم حیزبە حیزبێکی عادلانە بێت و ئەوانە ئەم سیناریۆیە و ئەم نوعە لە سۆشیالیزم تەواو بووە سەدەی 20 ئەم جۆرە لە سۆشیالیزم بوو کە ئێستا نیشانەیە کە پێویستەکە جارێکی تر بگەڕێنەوە سەر و بنەمایانە و ئەو فەرەزیاتانەی کە لە ئەوڵەوە لەسەر سۆشیالیزم باسەکرا کە بریتە لەوەی کە سەردەم ئەم چینە چێ خۆی ڕزگارەکە کۆمەلگایەکی تر دروستەکە کە بە پەیوەندی هەرەوە زیانەی خۆی کۆمەلگا بەڕێوە بە دەوڵەت کۆتایی پێهێنێ سوپای پیشەی کۆتایی پێێنێ ئەم شتانەی کە تەقسیمکاری ناو کۆمەلگای سەرمایهداریە تەقسیمکاری فکری و سیاسی و ئابووری ئەوانەیەمانە کۆتایی پێێنێ و ئینسان لەم پەیوەندیە
نەی خۆیە پەیوەندێکی ئینسانی دروستەکە لەگەڵ یەکە لە بەرهەمێنانی ژیانی مادیا ڕکابەری دروست نابێت پێش بڕکەی کە سەرمایه‌داری ئێستا لە ناو کۆمەلگایە کردوێتی بە فکرەی ئەوەی کە هەموو ئینسانێ بێ لەگەڵ ئەوەی ترا ڕکابەری یەکتر بێ و پێش بڕ پێ بکات و بەرژەوەندەکەی خۆی بپارێزێت و مڵکایەتەکەی خۆی بپارێزێت ئەم چوارچێوە بیرتەسکە لە کۆمەلگای مرۆڤایەتی تەواوە بێ و ئەم کۆمەلگایە لە ئێستاە سۆشیالیزم بەوە تێگا کە سەرجەم بەشەریە دەتوانێت لە کۆمەلگایەکی ئینسانی بەو شێوەیە دروستکە کە ئەم هاوکاری و هەرەوەزی پێکەوە و کۆتایی هێنان بەنام و بوون لە بەرهەمی کاری خۆمان و لە سیستمی کۆمەڵایەتی و پەیوەندی ئینسانی خۆمان وانە کۆتایی پێبێ و ئەمە بناغەکەی بۆ ئێستا زۆر لەبارترە لە چاو هەر دەورەیەکی تری کە پێشتر هاتووە بۆیە بە توولی تاریخ ساڵات تێگەیشتنمان لە سۆشیالیزم ئاڵگۆڕی بەسەرا هاتووە بۆ پێیکە سەرمایه‌داری ئاڵگۆڕی بەسەر هاتووە وەکو ئێمەش وەکو بەشێکی مادی لەم کۆمەلگاکە خەریکی خەباتی لە دژی ئەم سیستمەی کە تیاژین ئاڵگۆڕمان بەسەر هاتووە ئاسی و شاریمان گەیشتۆتە شوێنێکی تر بۆیە ئەمڕۆ تێپەڕاندنی ئەو نەوعە لە سۆشیالیزمی دەوڵەتی نەوعێک لە گەشەکردنی فکری پێویستە هیچی نیکرێکات نەوعێ لە گەشەکردنی ڕێکخراوبوونێکی جیاواز لەو ڕێکخراوانەی کە لە سەدەی 20 دروستیە کردووە لەو ئینشقاقاتانەی کە بۆ لەو سیکتاریزمەی کە لە ناو چینی کرێکارە بۆ لە ناو کۆمونیستەکانە بووە پێویستمان بە ئاڵگۆڕێکی جددی سەرجەم ئەم چینەیە کە گەشەی ئێستای نیشان بە وەکوتم بنەماواقعەکەی هەیە لە ژیانی ڕۆژانە ئەمای بینین کە هەم خەباتی چینایەتی ئێستا خەباتێکی ئینتەرناسیۆنالیە ڕۆژێ بینی لە شیلی ڕۆژێ بینی لە فەڕەنسا ڕۆژێ بینی لە عێراق ڕۆژێ بینی لە ئێرانە هەم ئەوەشی کە ئەو بەرتەسکەی کە لە ناو گروپە سیاسیەکانە هەیە لە خەباتی ڕۆژانە واقعیە نایبینینەوە ئەبینین دوێنەها ئینسانیان هەزارەها ئینسانە چونە سەرجادە بۆ خواستێکیان باشە بەرحاڵ ئەوەی کە باس لە سۆشیالیزم کراوە لە ڕابردوو لە بڵێن مێژووی فکری کۆمونیستیا و تابێت لەلایەن مارکسەوە سۆشیالیزم وەکو بڵێن قۆناغێکی سەرەتایی کۆمونیزم قسەی لەسەر کراوە کە تایە دیارە هەموو بڵێن دیاردەکانی کۆمەڵگەی سەرمایه‌داری و سیستمی سەرمایه‌داری بە یەکجاری هەمووی لە ناو ناچێت و لە بین ناچێت بەشێک لە کەڵچەری بڵێن کولتوری کۆنی کۆمەڵگەی سەرمایه‌داری ماوەتەوە بە جۆرێک ئەوەی کە بەپێی یاساگانی مارکس کە لە بەرنامێک وتایە دایناوە کە بۆ هەرکەس لە هەرکەس بەپێی توانای بۆ هەرکەس بەپێی کارەکەی کە بە جۆرێک هێشتا بواری بۆ کێبەرچێ لە بینی کارگەران و لە بینی خەڵکانێکە کە کارەکەنەوانە هێشتوتەوە بە جۆرێک قسە لەسەر ئەوە کراوە کە ئێمە لە سای کۆمەڵگەی سۆشیالیستیا دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ نودرەتە یاخود سکارسیتی یاخود ئەو شتێک کە کاڵاکان بە ئەندازەی پێویست بۆ هەمووان نین دیارە کۆمەڵێک شت باس کراوە ئەو ئێستا لەگەڵ دۆخی ئێستا ئاڵوگۆڕی زۆر کردووە زۆر فەرقی کردووە بۆ نمونە شتێک ئێستا تقریبەن بۆ ئەوەی کە سنوور دابنێ بۆ بەرهەموو ئەوانە نەماوەتەوە ئەوەی کە مەسەلەن ممکنە ئەگەر بڵێن ژینگە ڕەچاو بکەین و ئەوانە جۆرێک ئینکەنەگەرنا ئێستا هەر لەم ساتی کە من و تۆ قساکە نەگەرچی برسێتی لە دنیاە ممکنە هاوارەکە بێدا دەکا بەڵام لە هەمان کاتە هەموو ساڵێک بە ئەندازەی چەند ملیار بەشەر زیاتر خواردن بەرهەمەهێنرێ و بەشیی زۆری خواردانە هەر فڕێ ئەیرێن بەکار نابرێن و ئەوانە ینی سەرمایه‌داری بە شێوازێک لە بواری بەرهەمهێنانی بڵێن کوشت و کاڵیە بەرهەمهێنانی خواردنە لە بواری بەرهەمهێنانی پێداویستە سەرەکیشەکانی ژیانە زۆر پێشکەوتووە ئەو نودرەتە و ئەو کێماسیەی کە وەختی خۆی مارکس لی نیگەران بوو بەخدەلی ئەوەش دای نابوو کە قۆناغی یەکەمی دوای شۆڕش برێتیە لە سۆشیالیزم و لە سۆشیالیزم زەمینەکانی کۆمونیزم فراهەمە بێ ئەوانە تقریبا ئەو کەم و کوڕیانە و شێماسیانە نەماون و ئێمە ئەمڕۆ بۆ نەخشەدانان بۆ نەخشەدانانی کۆمەلگایەکی هەرەوەزی کە بە سەربنەمای هەرەوەزی و پێکەوە کارکردن و ئەوانە دا بە مەزرابێ لە ڕێگەی ئەو میدیا
بڵین گەشە تەکنۆلۆژیە خێرایەوە لە بواری پەیوەندی گرتون و ئەوانەیە زۆر بە باشی چوینەتە پێشەوە ینی گەلێک لەم زەمینانە فراهەم و ئامادە بوون کە ئەمانەژ وا ئەکا کە ئەو فاسیلی لە بینی سۆشیالیزم و لە بینی کۆمونیزمایە زۆر کەم بێت و توانی مەسەرەن بە جیلێک لە بەشەر یا بە دوو ژیل زۆرتر خێرا لەو کۆمەڵگا و لەو دۆخە کە پێوتێ دۆخی سۆشیالیستی کە دۆخێکی مۆلەقە ممکنە نەبێت و ئەگەری گەڕانەوە و دووبارە گەڕانەوەی کاپیتالیزمیش بە جۆرە لە جۆرەکان ئەمێنێتەوە لە حاڵەکە کە ئەو کەڵچەرەوە ئەو جۆرە ڕقابەتەی کە مارکس لەو کاتەیە باسێکا وجودی هەیە بواری شکستی ئەو بڵین گەشەیە هێشتا لە جێگەی خۆیان ماوەتەوە بەڵام بەرحاڵ ئەم باسانە دیارە سەرەتای باسە بە بڕای من ئێوە تەنها ئەتوانم بڵێم چۆن بە جۆرە لە جۆرەکان پرسیارەکانتان وروژاندووە زۆرتر بە ڕاستگۆ بم لێرەیە ئاسۆ زۆرتر لەوەی وەڵام بدەنەوە ئەوەی لەوێ وتراوە بە بڕای من وەڵام نییە بۆ پرسیارێک کە خۆتان تەرەفتان کردو پرسیارە زۆر زیاتر لەوە ئەهێنن زۆر وردبوونەوەی زیاتری ئەوێ و ئەو فوکوسانەشی کەەوە داتان ناوە لەسەرەوەی ڕۆڵی چینەکە یا ڕۆڵی حیزبەکە من دێمە ئێستا سەر پرسیاری ئەوانە ئەم باسە زۆر کراوە لەم کتێبە بە تایبەتی لەلایەن تۆوە زۆر ئەم مۆزوعی کە جێگەی تەبقە بە چین بە حیزب گیراوەتەوە و حیزب خراوەتە جێگای چین و ئەمانەوە تەواوی تەجروبەی بەلشەفی نەکوەکو ئەوەی کە ناچار بوون کردیان و بەسەریان ئاداسە پێنراوانەوە کۆی کە نەخشەشان بۆ شێشراوە وادانراوە کە ئەساسەن لە بنەمای فکریان ناکێشەیەکی لەم بابەتانە وجودی بۆ هەر ئەمە ژوای کردووە کە ئەو شۆڕشە شۆڕشیش نەبێ بە بڕوایتوە ینی شۆڕشی کرێکاری بە معنای دامەزراندنی دەسەڵاتی چینی کارگەریش نەبێەوە دەسەڵاتی چینی کارگەر لەو شۆڕشەیە بەدی نەهاتوە دانەمەزراوە کە من پێم خۆشە بەر لەوەی کە ئەترازەکانم یاخود قسەکانم لەم بابەتەوە ڕخنەکانم لە بابەتەوە بڵێم پێم خۆشت لەو بابەتەوە تەفسیلتر لەم ڕۆ قسە بکەی لە ئەزبوونی شۆڕشی کارگەریە لە رووسیا من لەسەر ئەوە کە ئەمەم پێشۆڕش نییە ینی بۆ چوونەکەی من پێچەوانەیە پێم وایە کامانە هەمووی هەوڵی شۆڕشی سۆسیالیستیە ینی باسم کرد کە شۆڕشی سۆسیالیستی بریتی نییە لەوەی کە مجموعە بێن بەرنمەیەکدا بنێن و بڵێنە چین شۆڕشەکەینوانە هەوڵێکە ئەم چینە لە 200 ساڵی ڕابردووە لە دژی سەرمایه‌داری یاوێتی شۆڕشی جۆراوجۆری کردووە و خودی ئەم هەوڵانە ئەم بەشە لە پرۆسەی شۆڕشەکە باسم کرد شۆڕش بە تەنها گرتنی دەسەڵاتێکی سیاسی نییە بەڵکو تۆتە ئاڵوگۆڕ بکەیت لەم سیستەما و بیبیتە پێشەوە بەڵام چەند توانیوێتی ئەمە سەرکەوتوو بێت ئەم شۆڕشە سۆسیالیستیانە قسە لەسەرەوەیە کاڵین ئەم شۆڕشانە بۆ شکستیێنە ئێستا ئێمە لە لێکۆڵینەوەی سۆڤێتا بە دوای ئەوان کە هۆکارە ئەساسیەکانی شکستی ئەم شۆڕشە بدۆزینەوە یەکێک لەو مەسەلانە کە باسم کرد لە شۆڕشی سۆسیالیستی یان لە سۆسیالیزمان جیاوازیەکە ئەوەیە کە شۆڕشی سۆسیالیستی کە تاکیدی لێکەمەوە شۆڕشی چینێکە بەمانایەوەی کاتێک ئاشێتە دەسەڵاتیشەوە ئەم چینەیەکە لە ئەبێ لە دەسەڵاتە بێ شوراکانی ئەوە لە دەسەڵاتە بێ لە کاتێکا لە سۆڤێتە تاکید لەواکرێتەوە لەلایەن لینین و وەلشەفیەکانەوە لە 1970 بەدواوە بە تایبەت تاکید لەواکرێتەوە کە کۆمیتەی کارگەکانی ئەو کاتە کە یەکێ لە بنەماکانی کە لینین ئەیهێنێتەوە بۆی کە بەلشەفیەکان دەتوانن لە دەسەڵاتە بمێنەوە کە کۆمیتی کارگەکان لە کارگەکانە هەن شوراکرێکاریەکان هەن شورا سەربازیەکان شورای جوتیاران هەن ئەمانە بنەمای ئەو شۆڕشەیەکە لە رووسیا ڕۆیە چینی کرێکان لەم ئاستا بێت کەگاتە ئەوەی کە هێرشە بە بۆ دەسەڵاتی بۆژوازی و بەلشەفیزم لەگەڵ ئەم ڕاوتە شۆڕژگەڕانای یەکگرتووە بێت لە دژی شەڕی جیهانی لە دژی دەوڵەتی کردنسکی و ئەمە وای لەکە بەلشەفیزم هەنگاوێک چینی کرێکارە باتە پێشەوە لەم شۆڕشاکە ئەیکە بەڵام لە شوێنێکا ڕاوەستێت ئەم ڕاوەستانەی شۆڕشی رووسیا بێ سەرنج بین ئەم شکستەی شۆڕشی رووسیا بێ سەرنج بین کە بزانین بۆ شۆڕشی سۆسیالیستی لەم دەورانە شکستە هێنێ قسەکە لەسەرەوەیە کە وتم شۆڕشی سۆسیالیستی شۆڕشی چینی کرێکار هەموویەتی کە بەرامبەر بە سەرمایه‌داریەکە ئەمە معناکەی مارکسە یان ئەمە معنای واقعیە کە لە کۆمەنا بووە کە لە رووسیا بووە کولی چینەکە هاتووەتە مەدان بە شکلی جۆراوجۆر خۆی ڕێکسوەتەنها لە حیزب خۆی ڕێنەخستووە بەڵکو هێزێکی چینایەتی گەورە بووە کە توانوێتی فعلەن لە کارگەکانە لە مەدانەکانی
شەڕا لە هەموو لە ناوجووتیارانە لەمانە هێزی هەبێەوە شورای هەبێەوە چەکگار بێەوە بتوانێت ئاڵوگۆڕ بە دەسەڵات بکات و حکوومەتێک لابرێ بەڵام لە شوێنێکە ئەمە مۆدلی سۆشیالیزمی دەوڵەتی کە زاڵە بێ لەم سۆشیالیزمی سەدەی 20 لەلایەن بەلشەفیزمیش و لەلایەن سۆشیال دیموکراتیشەوە دەسەڵات چی لێکە حیزبی بەلشەفی دەسەڵاتەکە بە دەسەڵاتی دیکتاتۆریەتی حیزبی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا لەبەرەوەی کە حیزبەکە خۆی بە نوێنەری چینی کرێکارەزانێ و بەتاقە نوێنەری شەزانێ لەبەرەوە کە ئەبێ بە دەسەڵاتی حیزب وەزیرەکانی بەلشەفی ئەو دەوڵەتە بەڕێوابن شوراکان بەرەبەرە ئەبن بە پاشکۆی ئەم حیزبەوە دەوریان نامێنێ لە ناو واقعیا لە ئەو لە ناو خودی بزوتنەوەی کرێکاری و شوراکانە کە ئەحزابی تری کرێکاری هەن بێزگە لە بەلشەفیەکان مەشەفیەکان هەن ئێستا شۆڕژگەرەکانەمانە هەمووی قەدەغاکرێ لە ناو حیزبی بەلشەفی خۆیان هەر فراکسیۆنێک باسی کۆمیتەی کارگە و دەسەڵاتی کرێکاریەکە بە ناوی گروپی ئۆپۆزیسیۆنی کرێکاری ئەوانەوە قەدەغاکرێ ئانارکیستەکان سەرکوتەکرێت ئەمە نوعێک لە دەسەڵاتی سیاسیە کە دەسەڵاتی کولی چینی کرێکار نییە کە ناتوانێت ئەم چینە هەمووی بێنێتە مەدان بۆی کە بتوانێت حکوم کات و ئاڵوگۆڕ دروستکە لە بواری ببوورە منطقیە کە تۆ تەواوی چینەکە بکەی بە مەرجیەوەی کەینە بەشێک لە چینی کارگەر تەسلیم بە جۆرێک دیدگایشی ئیمکانگەرایی بووە پێی وایە ژیانی ڕۆژانین تەمین بێتەوەوانە پێویستی بەوە نیەکەوە سیستەمەکە هەڵبژێڕێتەوە و ئەم سیستەمە یا ئەوەی کە مەسەلەن مهتەم نییە پێی مەرج نییە لە قازانج و بەژەوەندیان نەبێ بەڵام ناوێ مەبەستمەوێت جۆرێک ئایدیالە کە تۆ پێ دوابێت تەواوی چینەکە ئەبێ لەم شۆشەیە بەشدار بێژی نام شۆشە ناتوانێت سۆشیالیستی بێ یا ناتوانێت شۆشیی کارگەری بێ چونکە شۆشەکانی دنیا لە زۆرترینیان مەسەلەن ئەوەی کە زۆرترین کەس بەشداری تیا کردو ئەوانە لە 120 تێپەڕی نەکردووە نەک بە تەنهاوانی کەوا شۆشیان کردووە تەنان لەوانێت لە دژیژی وەستاون هیچ شۆشێکی دنیا نەکراوە زیاتر لە 120 کۆمەلگا دەرگیر بوو بێتیایە ینی ئاخر شت کامێک کە لە هیناکرا لە میسراکرا پێم وابێ نیسبەتەکەی گەیشتە لە 180 کە خەڵک ئەوەی کە لە تەواوی ڕەوتی هات و بڵێن گۆڕینی مبارەک و کە نەشبوو بە شۆڕژ بە معنایەک بوو بە گۆڕینی دەسەڵاتێک بە دەسەڵاتێکی تروانە بەڵام هەر ئەو هەڵچوون و ئەو جوڵانەوەیە کە خەڵک هاتە مەدان و کارێکی کردە دەسەڵاتێک گۆڕە بە دەسەڵاتێکی تر ئەمەش لە 180 زیاتری خەڵک بەشداری تیان نەکردووە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە هەستەکەی جۆرێک ئایدیالە کە تۆ تەواوی چینەکە لەم شۆشەیە بەشدار بێت بەشێک لەم چینە نایەوێت بەشدار بێت و خۆی ماندوو کاتەوەوانەوە بەشێکی تری شێوێ ڕزگار بێ کۆیلەکانی ژەروا بوون بە درێژایی کۆیلایەتی و ئەوانە مەجموعەیەک ئینتیفازەی کۆیلەکان کراوە ئەوانە کە تەواوی کۆیلەکان بەشداریان تیان نەکردووە بەشێک لە کۆیلەکان هاتوون قوبوڵیان نەکردو کەسی تر کۆی لە بن و ئەوانە ئەمە چۆن ئەکرێ بە مەرجی ئەوەی کەی لە ئەگەروانە بێ ناتوانێت شۆشێکی کارگەری بێ من تۆزێک لەو بابەتەوە پێویستم بەڕوونکردنەوە هەیە ڕاستە ئەمە قابلی مناقەشەیە لەبەرەوەی کە قسە لەسەر ئێستا باسی ئەومان کرد کە کۆمەلگای ئایندە کۆمەلگایەکە کە چینێک بە بۆنەی جێگا و موقعەتی ئابووری خۆی و شکڵ و شێوازی و گەشەکردنی ئاسی خەباتی سیاسی و ئابوووریەکەی و گۆڕانی کللتوری ئەوانە ئامادە بێ بۆ کولی ئەم کۆمەلگایە بگۆڕێ ئەم سیستمە بگۆڕێ سیستمی سەرمایهداری بە هەموو لەقوپۆپەکانیەوە بگۆڕێ ئەم ئەگەر بین بڵین هێشتا ئەم چینە ئامادە نییە ئەم سیستمە بگۆڕێ بەڵام کەمایەتیەک هەن و ئێستا ئەتوانن سۆشیالیزمێ بۆ ئەم چینە دروستکەن لەوانەیە لە سا 20 بن هەموو ئەتوانن ئەمە دروستکەن ئەمە نوعێک لە دروستکردنەوەی جارێکی تری ئەو تیۆریەکە لە سەدەی 20 هەبوو کە تو ئەتوانی دەسەڵاتێ بگریتە دەست لەلایەن ئەقەلیەتێکەوە ئەم ئەقەلیەتە ئەچێ حیزبێک دروستەکات کە دەوڵەتێک دروستەکات دەوڵەتی حیزبی و ئەتوانێت کرێ یەکسان بات نوع تاکسدانێ و باشدانێ و مجموعەیەک ڕفۆرم بکات لە سۆشیال دیموکراتی و لە لای بەلشەفیزیش هەر ئەم تەسویرە هەیە لە شۆڕش هەر ئەم نەوعە بەرتەسکەکرێتەوە شۆڕش لەم گۆڕینی دەسەڵاتە سیاسیە قسەکەی ئێمە لەسەرەوە بوو کە چینێک بە پێی واقعەتی مادی خۆی ئەگاتە ڕادەیەک کە بەشی زۆری ئەم چینە ئاکتیڤە بێ بۆی کە بتوانێت سیستمێک بگۆڕێ و بە نوعێکی تر بژی بە نوعێکی تر لە کۆیلایەتی ڕزگاری بێ کاتێک بەشێکی حتممە ئەمانە
جیاوازی هەیە لە ناوکولی چینەکە بۆیە کۆمونیستەکان هەن سەندەلیستەکان هەن ئەنارکیستەکان هەن ئەمانە تەسیرات دانێن لەسەرەوەی کە ئەم ڕێڕەوی چینە بەرەو چۆڕوە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ئەوە چینەکە نییە کە خۆی ڕزگارەکە بەڵکو ئەقلیەتە سندیکالیستەکە یان کۆمۆنیستەکە یان ئەنارکیستەکەیە کە یەک دەسەڵاتەگرێت و ئەوان ڕزگارەکاتوانە ئەوان ئاکتیڤ نین لەوانەیە لە سا 20 ئاکتیڤێت ئەم ڕێژەیی نەکەینەوە بینە سەر مەبادیئەکە زیاتر مەبدەئەکە ئەوەیە کە فعلەن شۆڕش پرۆسەیەکە وەکوتم بە تەنها گرتنی دەسەڵاتەکە نییە گۆڕینی سەرجەم سیستمەکەیە کە ئەم گۆڕینی دەسەڵاتە بەشێکی گرنگێتی کە کولی چینەکە کاتێت دەسەڵاتەکە ئەگیرێ با لەلایەن حیزبی بەلشەوی گرتێتی باشترین نمونەی ئێمە لە گرتنی دەسەڵات بەلشەفیزمە ئەو کارەیەکە لێنین کردوێتی ئەو هەنگاوەیەکە ناوێتی ئەمە ئاڵگۆڕێکی گرنگە لە میتۆدی ئێمە بۆ هەژمونی کردن لە کۆمەلگا بەڵام گرتنی دەسەڵات یەک جزئی زۆر پچکۆلەیە لە پرۆسەی ئەم شۆڕشە کابێ چینەکە بێتە مەیدانی سیاسی و دەسەڵاتی سیاسی بەدەست چینەکەەوە بێ ئەم حیزبە کەمایەتیە ئەبێ زۆر زوو خۆی تەبدیل کا بەوەی کە ببێ بە حیزبی سەرجەم چینی کرێکار ئەبێ ببێ بە هێزێک کە بتوانێت دەوڵەتی حیزبی دروست نەکە بێت دەوڵەتێکی کرێکاری شورایی دروستکە کە چینی کرێکار لەویە خۆی دەسەڵاتدارە نە حیزبێکی سیاسی نە هیچ وەزیرێکی سیاسی فلان و فیسار ئەمە پرۆسەیەکە ئەمە پرۆسەیەکە تۆ ئەبێت ئەم تەحویلە لە کۆمەلگایە بە چی دەست پێکا بەوەی چینی کرێکار لە دەسەڵاتی سیاسیە بێت لە سۆڤێتە چینی کرێکار لە دەسەڵات ئاخرێ جیابوونەوەیەک لە بینی حیزبی بەلشەوی و چینی کرێکارە بێ حیزبی بەلشەوی لە دەسەڵاتە بێت چینی کرێکار ئەبێ بە کرێگرتەی ئەم دەوڵەتە کری باشە لێرە منە ئەبێ ڕاتبیرم ئەدای چۆنە ئاسۆ من لەو باوەڕێیان دەسەڵاتی حیزبیەک لە کۆمەلگایە ئەتوانێت دەسەڵاتێکی کارگەری بێ ئەگەر حیزبەکە حیزبێکی کارگەری بێ ئەگەر حیزبەکە ئامانج و ئەهدافەکانی حیزبێکی کارگەری لەخوا بەرجەستە بکات و زانین چۆنە تەسویرێکی زۆر مشەوە هەیە لەسەر بەرشەفێکان من داواکەم کە ئێمەمانان بە وردی بڕۆین تاریخی بەرشەفەکان بخوێنینەوە و تەرکیبی بەرشەفەکان بدۆزینەوە ئینیکەین ئەو تەسویرە کە ستالین لە بەرشەفیزمی داوە ئەو تەسویرەیە کە ستالین لە لێنینیزمی داوە لە لینینی داوە لە دەوری ڕۆڵی لینینی داوە لە ناو حیزباکە چۆن ڕابەر بۆ هەموو شتێک بە قسەی ئەو کراوە لە حاڵێکە لە هەموو مەفاسیلەکانیان لە ناو بەرشەفەکانە هەمیشە لینین مەجبوری ئەوە بۆ دایمە و دەرە مناقەشە بکات و بنووسێت و لە کۆبوونەوەکانە دەنگی دەربێ و این بێت تاکو سیاستەکانی خۆی بەرێتە پێشەوە ئەگەر بەرشەفەکان حیزبێکی وابوون کە ئاوا بۆ زەبط و ڕەفتەی کە ستالین باسێکە لە حیزبێکی بەلشەفیا ئەبێ هەبێتەوەوانە و پێویستی بەو دەنگە ناکرد کە لینین بیکە چەند جار لە ناو حیزبەکەی خۆیان بە شێتیان ناوە بر وەختێک هاتەوە لە ئەپریلی ساڵی 1970 بۆ مۆسکۆ ئەوانە وتی بەرشەفەکان دەسەڵات بگرن و ئەمانە ڕەفیقەکانی خۆی چوونە دەرەوتیانم برادرە دەمێکە لە دەرەوەی مشتی تەواو نێمەشتی تێک چووە نەناو بەلشەفەکان و منشەفەکانە بەس کەسێکی منشەفیک تەیدی قسەکانی لینینی کردوانە هەموو پشتیان تێکرد مەبەستمەوەیە ئەو تەسویرە لە بەرشەفیزم کە دام و دەستگایشی داپلۆسێنەر بۆ سەرەوە بڕیاریەوە خوارەوە جێبەجێ کردووە نەبووە سەن حیزبی بەرشەفی حیزبێکی زۆر کارگەری بووە بە معنای کەلیمە قاعیدەکانی جاری وا هەیە بڕیاریان لەسەرداوە بە دەلایلی تاریخی بە دەلایلی وەسائقێک کە دواتر هەنێک لە توێژەرەوەکان ڕۆیشتور خوێنیانەتەوە و باسییان کردووە ئەگەر بەهات باە و حیزبی بەلشەفی بە جۆرێک وایە کە قیادەی بەسەر کۆمیتەی پترسبۆرگ ئەمری بە کارگەران کرداوە کارگەران لە ئەمرونوێی کۆمیتە حیزبەکەی خۆیان نابوونە لە پترسبۆرگ شۆڕشی فبریوەری شۆڕشی شوبات ئەسڵەن هەر ڕووی نەدا لەبەرەوەی کارگەرانی ئەو کارگەیە بۆ دیفاعکردن و داکۆشی گردن لە ژنانێکە لێیان درابوو لە خەڵکێکە داپۆسێنرابوون لە 8 مارسی ساڵی 1970 دواتر هاتن خۆپیشاندانیان کرد بە ڕەغمی ئەمری کۆمیتەی پترسبۆرگ کە نابێ ئەو کارە بکرێ ینی شۆڕشی فبریوەری کە بوو بە سەرەتای شۆڕشی ئۆکتۆبەر لە سەرنجامی سەرپێچی کۆمیتەی کارگەی ئەریکسۆن ئەم کارگە ئەریکسۆنی کە سوید مڵکایەتی هەیە لە پترسبۆرگە ئەوان سەرپێچیان لە
فەرمانی کۆمیتە حیزبەکەی خۆیان کردوانە بۆیە شۆڕش سەرنجام سەری گرتووەوانە ئەو تێڕوانینە کە حیزبی بەشەفی ئەوە بۆ تێڕوانێکی تەواو نادروستە. حیزبی بەشەفی واقعاً ئەوانەی کە ڕۆیشتون دیراسەتی تاریخیان کردو ئەن بە جۆرێک حیزبێکی کۆمەڵایەتی بووە کە مەجای فراوانی کردوتەوە بۆ بیرروبۆچوونی جیاواز و نیقاشی جیاواز هەر ئەمە بۆ وای کردووە کە بتوانێت لە زەرفێکی زۆر کورتە لە ماوەی 8 مانگە تقریبا لە شوباتەوە هەتاکو ئۆکتۆبەر قەناعەت بە خەڵکێکی زۆر لە کارگەرانی کە لەژێر کاریگەری مەشەفیەکان و SR-ەکانابوون بێنە ناو حیزبی بەشەفیە و گرە بەرێتەوە لە شورای پتروسبۆرگا ببێ بە یەکەم و دەسەڵات بگرێتە دەست. ئەمە ئەو واقعێتێکە هەیە لەبەرەوە باسکردنی لەوەی کەوا ئەم حیزبێکی کارگەری نەبووەمانە نادروستە. بەڵام ئەو قسەیە دروستە کە کارگەران بوون بە کرێگرتەی حیزبێک کە چوو بوو وەسیلەکانی بەرهەمێنانی بەدەستەوە گرتبوو. ئەمە معنای چی؟ ئەمە معنای ئەوەی کە حیزبی بەشەفی نەیتوانی ئابووری و اقتصاد بگۆڕێ، نەیتوانی کاری کرێگرتە لە بین بەرێ و نەیتوانی مکایەتی هۆیەکانی بەرهەمهێنان بێنێتە ژێر دەستی کارگەران. باسەکە لە سیاستان نییە، باسەکە لە تەرکیبی دەوڵەتان نییە و ئێوە بە تایبەتی تۆ کە ئەم باسەوات بەرتەسکەکەیتەوەوانە بە بڕای من هەنگاوێک ئەچیتە دوای ئەو دەستکەوتە تیوریانەوە کە کۆمونیزمی کارگەری لەم بوارە هێناویتی. ئەوش ئەوەیە شۆڕش کرا، شۆشی کارگەری کرا، دەسەڵاتی کارگەری دروست بوو. دەسەڵاتی کارگەری و دەسەڵاتی حیزبی کارگەری فەرقی نییە. دەسەڵاتی حیزبێکی بۆژوازی دەسەڵاتێکی بۆژوازیە. دەسەڵاتی حیزبێکی کارگەری کە نەک لە نەتیجەی ئیمتیازات و نازانم چیەوە بەڕێڕەوی خەباتێکی دوو درێژ خایەنی زۆر ماندووکەری زۆر تایە قوربانیان داوە خەڵکانێک هاتوون بوون بە سەرکردایەتی و ڕابەرایەتی حیزبی بەشەفی لە ناو کوڵای خەباتی کارگەریە لێرە کورتیەکەمەوە. من پێم وایە ئەمەی کە ئێوە تۆ باست کردووەمانە گەڕانە دواوەیە یەک هەنگاو لە دواوە کە بە بڕای من باسەکانی کۆمونیزمی کارگەری و مەسوود حکمت لەم بابەتانەوە زۆر پێشڕەوترە لەو تێڕوانینەکە لەم وتارەیە من بینیم لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی کارگەری لە رووسیا و دەسەڵاتی کارگەری لە رووسیا. من لەسەر دوو خاڵ قسە بکەم. یەک من طبعا ئێستا لە گفتوگویەکی کورتین لەبەرەوە ناتوانین هەموو ئەو دەلایل و شتانەی کە لەسەر حیزبی بەشەفی تۆ باست کرد باسیکەین. بەس من لە کتێبی کۆمونیزمی نوێ 100 لاپەڕە 110 لاپەڕە هەموو ئەو شتانەی کە لە دەورەی لینی نابووە نەک ستالین بەشێکی ستالین مێناوەتەوانێک کە تۆنی کلێف باسی کردووە بەس بە زۆری مەزدەرەکان قسەی لینین خۆیەتی یعنی شتەکانی خۆی لەسەر چۆنیەتی دەسەڵاتی سیاسی لە رووسیا کە ڕاستە حیزبێکی کرێکاریە چێت دەسەڵاتێکی سیاسیە گرێ بەس قسە لەسەرەوەی چی لەو دەسەڵاتە سیاسیەکە قسە لەسەرەوە نییە ئەمە حیزبێکی کرێکاری نەچووە بەڵێ حیزبی کرێکاری چووە شۆڕشێکی سۆشیالیستی کراوە بەڵێ شۆڕشێکی سۆشیالیستی کراوە بەڵام دەسەڵاتێکی سیاسی کە دامەزرێنرێ نموزەجی دەسەڵاتێکی تری کەمایەتی بۆژوازی دامەزرێتەوە لە پرۆسەیەکە لە یەک ڕۆژانە ئەوەی تۆڵی وایە طبعاً ئاڵوگۆڕی سیاسی لە رووسیا دروستە بێ نەتیجەی شۆڕشی ئۆکتۆبەر کرێکاران یەنە پێشەوە ئەم شورا کرێکاریانە کۆمیتەی کارگەکان شورای سەربازی ئاڵگۆڕ حتا لە ناو ئەحزابەکانە لە بینی بەڵشەوی و مەنشەویەکان و سۆشیال شۆڕژگەرەکان ئەمانە هەمووی ئاڵگۆڕێکە لە پرۆسەی شۆڕشا ڕۆیات لەبەرەوەی کە ئەو چینی کرێکار لە رووسیا شۆڕشی کردووە و لینین کاڵێ دەسەڵاتەگرین ئەڵێ بە پشتی ئەم چینە ئەیگرین کە هەیە لە مەدانی عملیە لە شوراکانە لە کۆمیتەی کارگەکانە لە هەموو مەدانەکانی کۆمەڵایەتی و سیاسیە حزوری هەیە چینەکە بەم پێەیە وایە حیزبێکی کرێکاری ڕوا دەسەڵاتێکە گرێ بەڵام سیستمێک دامەزرێنێ سۆشیال دیموکراتیش حیزبێکی کرێکاری بوون کە لە سەرەتا دەستیان پێکرد کاتی مارکس کاتی ئینگلز دواتر بەڵام بەرەبەرە لە دەسەڵاتان مۆدێلێکی تر لە دەسەڵاتی سیاسی لە سەدەی بیستایەتە ئاراوە کە مۆدێلی کۆمونیستی نییە مۆدێلی حیزبی کۆمەلگای کۆمونیستی و سۆشیالیستی و ئەوانە نییە شۆڕشێک ناکرێت بەسەر خودی مۆدێلی سیاسیەکەیە بەڵکو ئەو مۆدێلە سیاسی کە دەسەڵاتی کەمایەتی دیکتاتۆریەتی حیزبی لینین دیفاعی لێکا کە دیکتاتۆریەتی حیزبی بەڵشەویکە لە رووسیا و ئەمە لەبەرەوەی نوێنەری چینی کرێکارە ئەم سیستمە لە رووسیا وجودێ بێ بیرۆکراتیزم لە نەتیجەی شکستی چینی کرێکارەوە دروستە بێ یعنی ئەوەی کە ماسوور حکمت و ئیرەجی ئازەرین باسیەکەن کە ئەم چینە
لە دەسەڵاتا بووە و حکوومەتی کرێکاری بووە ئەگەر چینێک لە ئاسی سیاسیە لە دەسەڵاتا بێ هەموو کۆنتترۆلێکی هەبێ ڕێگایەکە دۆزێتەوە بۆی کێشەی ئابوووریەکەی حلکا ناڕۆشتنی ئابووری هەموو ناڕۆشتنێکی سیاسی بەرهەمی خەباتی چینایەتیە کاتێک چینەکە لە شوراکانە شکستی پێهێنێ لە سۆڤێتە کاتێ لە ناو حیزبی بەلشەفیکە ئەوەی کە تۆڵی پێش گرتنی دەسەڵات ئەمە دروستە لە ناو حیزبی بەلشەفیکە ڕای جاجا هەبووە حتا لە سەردەمی ئەوە بەڵام فراکسیۆنەکان بە ئەمری حیزبی بەلشەفی لە کۆنگرەیە نەک بە ناڕۆشنی نەک بە هیچ شتێ قەدەغاکرێت کە لە ناو حیزبی بەلشەفیەکان نابێت فراکسیۆنی سیاسی هەبێت لە نەوعی دەسەڵات و دیکتاتۆریەتی حیزبیە وەزیرەکان جێگەی چینی کرێکار و کۆمیتەی کارگەکانە گرێنەوە مدیردا ئەنرێ لە کارگەکانە لابرێ کۆمیتەی کارگە دەسەڵاتی نامێنێت سندیکاوێ بڕادیفا لە کرێکار بکە ئەم دەسەڵاتە ئیتر کرێکاری نییە کاتێکیش کە تۆ دەسەڵاتەکە نەیتوانی فعلەن هەموو چینی کرێکار بێنێتە مەدان لە مەدانی سیاسیە تۆ پاشەکشە بە چینی کرێکار بکەی ناتوانانی لە مەدانی ئابووریا چاوەڕێەوە بکەی ئەم چینە لە کۆیلایەتی ڕزگاری بێ بەڵکو ئەبێتەوە بە کۆیلەی ئەو دەسەڵاتە سیاسیە کە هەیە هەرە بۆیە بۆتەوە بە کۆیلایەتی کاری گرێکگرتە لە رووسیا و کەڵەکەی سەرمایە و بازار و پارە و هەموو ئەم شتانەی مڵکایەتی سەرمایهداری پێناسرێتەوە یان سیستمی سەرمایهداری پێناسرێتەوە ئەگۆڕێ ڕاستە ئەگۆڕێ لە مڵکایەتی تایبەتەوە بەزە بێ بە مڵکایەتی دەوڵەت مڵکایەتی ئەو شتێکە لە ئەوڵەوە باسمان کرد شۆڕشی سۆسیالیستی بریتە لە دەهێشتنی مڵکایەتی نەگۆڕینی فۆرمەکەی لە رووسیا ڕوونایە لەبەرەوەی کە ئەم سیستمە سیاسیە پێویستی بە گەشەپیانی سەرمایهداری و کەڵەکەی سەرمایە و ئەم شتانەیە لەبەرەوەی هێشتا دەسەڵاتێکی ئەقلیەتە لە چینەکە جیابەتەوە پێویستی بەوەی هێزی کاری کۆیلایەتی هەبێت لە کرێکاری رووسیا لەو کاتایەک لە سەرسی کرێکاری بەریتانیا وەرەگرێت ئەمانە هەمووی نیشانیا کە کەڵەکەی سەرمایە و لەگەڵ گۆڕانی مڵکایەتی لە رووسیا هاوجۆر بووە لەگەڵ سیستمێکی سیاسی کە لەوێ هەبووە ناکۆچیان نەبووە لەگەڵ یەکترا بەڵکو کاتێک کرێکار لە مەدانی سیاسی دەرەکرێت لە شوراکان ئەبێ بە پاشکۆی حیزبی بەلشەفی کاتێکە لە ناو حیزبە ئازادی سیاسی نامێنێ هەموو ئەمانە مەجال بەرتەسکە کاتەوە لەوەی ئەم چینە لە چارەنووسی ئابووری خۆشیان بتوانێت دەور بگێڕێت چونکە بەرنامەی ئابووری ناڕۆشنە ناتوانێت ببێ بە پاساوێک بۆەوەی کە چینێک نەتوانێت خۆی ڕزگارکات و بچێتە پێشەوە گەر دەسەڵاتی سیاسی بەدەستەوە گەرەتوانێت کۆمەلگا بەڕێوەبەرێ گەرەتوانێت ئەم چینەیەک گرتووکە بەو ڕادەیە توانێت خۆشی لە کێشەی ئابووریەکان و مشکلاتە ئابووریەکان ڕزگارکە سۆسیالیزم خودی چینەکە و پەیوەندی ناو چینەکە کاتێک تۆ لە شۆڕشی رووسیا پەیوەندی چینەکە لەگەڵ حیزبەکە ئەبڕێ ئەم پەیوەندیە سۆسیالیزمی دەوڵەتی لەگەڵ چینی کرێکارە ئەبڕێ بۆ مێژوویەک ئێستا نەتیجەکەی بینین کە سۆسیالیزمی دەوڵەتی ئێستا بۆ دەوری نیە لە ناو چینی کرێکارە یەکێک لەم دابڕانە مێژوویە کە ئەمە ئیتر نەما بە مۆدلێکە سیستمەکە هەڵگێڕێتەوە لەگەڵ خەباتی چینایەت و ناڕەزایەتێکا بێتەوە زای چۆنە ئاسۆ من بۆچی پێویستم من بە شتێکی سیر و عجایبی نازانم مەگەر پاش ماوەی 20 ساڵێک لە نووسینێگا 20 چەند ساڵەوە تقریبا نزیکی 30 ساڵ تێپەڕێ بەسەرەوە باسانەیە کە منسوور حکمەت و ئیرەجازەرین کردویان لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و لێکدانەوە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و ئەسبە هۆکارەکانی ئەوە ناوە شکستێنان من فێری ئەوە بووم ئێستا خۆمان ڕاهێناوە بڵێم سەر نەکەوتن چونکە من پێم وان نییە ئەوەی کە لە رووسایە ڕوویە ئەوەی کە لە ئەوروپای سەرەتای سەدەی 20 ڕوویە هەمووی شکست نەبوو سەرکەوتنی زۆرش بەدەست هات و دەستکەوتی زۆریش بەدەست هات بۆ چینی کارگەر بەڵام ئەوانە باسێکی ترەتوانین لە جێگەیکی کا بیکەین بەڵام ئەو باسی کە ئەوان کردیان لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و ئەوانە کێشە نییە توانین ئێمە ئینتیقادمان لێ هەبێتوانە بەڵام لەو ڕوانگەیەوە کە تۆ ئاماژەی پێدەی یعنی ئێمە کافیە ڕۆژێک لە ڕۆژان نەزەرێکی دیاریکرا و تێڕوانینێکی دیاریکرا و شێوازێک لە شێوازەکانی کاری حیزبی دیاریکرا و لە ناو حیزبێکی کارگەریە دەستی باڵا پیا بکە تەواوی سیستەمە ئابووریەکەش ئاڵوگۆڕ پێبێنێ پێچەوانەکەی ڕاستە ئەگەر سیستەمی ئابووری لە رووسایە ئاڵوگۆڕی بەسەرا بەهاتایە وە سۆسیالیزم دروست بوو بواە ئەو دەم بنەمای مادی
بۆ دەسەڵاتگرتنی ڕەوکێشی یەک پرسیارم هەیە لێرە چێ ئەو ئاڵوگۆڕە ئابوووریە ئەکات ئەو ئاڵوگەڕە ئابووری هەر چینی کارگەرێک آخر چینی کارگەرێکە لە ڕێگەی ئەزانیتوانە حیزبێکی وەکو حیزبی بەشەوی بە قودرەتی چینی کارگەر هاتە سەرکار و بە قودرەتی دەسەڵاتی کارگەر نە مؤامرەیەکی نێودەوڵەتی کرا نەچەک و پارەی لەلایەن دەوڵەتێکەوە بۆ دابین کرا نە لەلایەن جێیشەوە هاتن ئەسڵەن سوپا دوژمنایەتیە کرد سوپاپی گرتنایدانە بەدانیان ڕەمیەکرد وەکوچیان لە کۆمۆنارەکان کرد تەواوی سەرمایهداری و بۆژوازی و هەرچی مڵکایەتی هەبوو لەناو رووسیا دوژمنایەتی بە شەفیەکانە کرد چینی کارگەر بوو کە پشتی گرت و ئەم دەسەڵاتی هێنایە سەرکار ئەمە ناتوانین ئینکاری ئەمە بکەین سەرنجام حیزبە تا و جێگای کە دەسەڵاتی گرتووە و حکوومەتی دامەزراندوە لە رووسایە حکوومەتێکی کارگەری دامەزران و حکوومەتی چینی کارگەری دامەزران و ئەم حکوومەتە لە پرۆسەیەکی دیاریکراوی 8 ساڵیە 4 ساڵیە هەنێگەڵێن ئەم پرۆسەی تەی کردووە بۆ بە دەسەڵاتێکی بۆژوازی بەڵام ئەمە ئەساسەن بنەمایەکی مادی و ئابووری بۆ دەسەڵات پەیداکردنەوەی بیروکراتیزم لە ناو حیزبی دواتر حیزبی کۆمونیستی رووسیا لای بەلشەفیەوە بوون بە کۆمونیست حیزبی کۆمونیستی رووسیا دروست بوو ئێمە وەکو خەڵکانێک کە پەیڕەوی لە فکری مارکسەکەین ئەوە بنەما مادیەکە و پرۆسە مادیەکە و ژیانە مادیەکەیە کە ئەتوانێت تەحدیدی زەوای لە سیاسەکانیش بکات نەک بە پێچەوانەوە بەڵێ چینی کرێکار خۆی بەشێک لەو هێزە مادیەیە ئەمە بزانم ئەخ بەشێک لەو هێزە مادیە ئەبێ حسابی ئامێرەکان کۆنن ئێمە لە دۆخێکی شەڕین لەو کاتەیە بەشێکی زۆری ڕابەرانی بەشەفەکان لە جەبەکانی شەڕا ڕابەرە کارگەریەکانی حیزبی بەشەوی لە جەبەکانی شەڕا لە بەرامبەر سەرمایهدەری گیان لە دەستیان بەشێکی زۆری ئەو سازمان و سیستەم وجدانی کە دروست بووە شۆڕشیان بەرپا کردووانە لەژێر زەبری ئەو شەڕ و کوشتارەیە لەبەی نەچن جگە لەوەش ئەو تێڕوانین و تێگەیشتنە بۆ سۆشیالیزم من ئێستا لەگەڵ ئەو ڕێی توە متفقم کە اقتصادی سەرمایهداری نەگۆڕا بە اقتصادێکی سۆشیالیستی و دەسەڵاتی چینی کرێکارە دەسەڵاتێکی سیاسیەوە نەبوو بە دەسەڵاتێکی ئابووری و بۆیە دەسەڵاتە سیاسەکەشی دووبارە لە دەستدا ئەگەر چینی کارگەر ئەو بەشە لە چینەکە کە دەسەڵاتی گرتبوو ئابوووریەکەشی بخستایەتە ژێر کۆنتترۆلی چینی کارگەرەوە ئەو دەم حیزبەکە نەیەتوانی بە حیزبێکی بۆژوازی و ئەوەی کە دووبارە بەرهەمە هاتەوە لە ناو حیزبە تێڕوانینێکی کارگەری و سیستەمیشی کارگەری و بەڵام ئەمە نەکرا بەڵام بۆچی نەکرا لەبەرەوەی تێڕوانینێکی غەیرە سۆشیالیستی و غەیرە کۆمونیستی بەسەر حیزبی بەرشەفی و بەسەر تەواوی ئەو ڕۆتەیە زاڵ بوو لەسەر ئەوەی کە سۆشیالیزم یعنی چی ئەوەی کە سۆشیالیزم یعنی لە بین بردننی کاری کرێگرتا بەو ڕۆشنی و بۆ بەرجەستەیە لە ئارایە نەبوو و بۆیە کادرەکانی حیزبی کۆمونیستی رووسیا و حیزبی بەشەفی ئامادەی ئەوە نەبوونەوە ئاڵم بڕبکەنەوە اقتصادە دامەزرێن ئەمە وای کردووەکەوی نەبێ ینی بنەمای فکری هەیە بنەمای نەبوون من لەو کتێبا کە باسم کرد کتێبی کۆمونیزمی نوێ هەموو مادەکانی کۆنگرەم هێناوەتەوە کۆنگرەی حیزبی بەلشەفی بەرنامەی حیزبی بەلشەفی حتا پێش دەسەڵات زۆر ڕۆشن بوون لەباری ئابووریەوە چیەکەن ئەمە قسەیتیان یەکە ئەوان هەنگاوەکانی ئابووریان باس کردووە حتا باسی ئەوە کە ئەبێ یەکەی کارگەری کۆمیتەی کارگە کۆنتترۆلی داهات و بەرهەمکە لە کارگەیە دواتر باسی لەسەرەوەی کە چۆن بەرنمەکانە گۆڕن بە سەرمایهداری دەوڵەتی بەرنمەیەکی ئابووری زۆر ڕۆشنە یان ئەوەی کە چۆن فراکسیۆنەکان قەدەغاکەن ئەمانە هەمووی کە بەرنمەکانە گۆڕن ئەگە ئیجازە مەبەستم لەوەیە کە بەرنمەی حیزبی بەلشەوی بە بڕوای من ڕۆشنە بەڵام بەرنمەی سۆشیالیزمی دەوڵەتیە بەرنمەی سۆشیالیزم نییە بەڵام یەکەم کە تۆڵی بۆ منە کاری کرێگرتە نەهێڵن کاری کرێگرتە چینێک نایهێڵێ کە خۆی لە دەسەڵات هابێ باشە یەکەم تۆ شوراکان ناهێڵیت دەسەڵاتی هیچ حیزبێک لە ناو چینی کرێکارە نامێنێ بێژگەل لە حیزبی بەلشەفی باشە تەواوی چینی کرێکار لەوێ خەریکی مانگرتنە خەریکی وەزعێکی لەم بابەتەیە ئەم سیستمە حتا لەباری کەلتوریەوە سیرکە خوێندن ئەکرێ بەوەی کابێ بەرنامەی کۆمونیستی لە ناو خوێندن و پەروەردە و ئەوانە دابنێن مامۆسایەکە گەر سەر بەوانە نەبێ لێپرسینەوەی لەکرێ مەجموعەیەک ئیجراعاتی دەسەڵاتی تاک حیزبی کە لەبەرەوەی کە تیۆریەکە ئەمەیەکە
مۆدلی سیستمی سیاسی لە پەرلەمانیەوە گۆڕین بە مۆدلی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا، بەڵام دیکتاتۆری پرۆلیتاریا لای حیزبی بەلشەفی ئەبێت بە دیکتاتۆریەتی حیزب و دیفاعەکە لینین دیفاع لەم تێزاکە کە ئەمە لەبەرەوەی نوێنەری چینی کرێکارە بە معنای دەسەڵاتی چینی کرێکارە لە کاتێکا وانە چینی کرێکار چینی کرێکارە کۆمونیستەکانیش بەشێکن لەوان بەڵام چینەکە نین دەسەڵاتیوان بە معنای دەسەڵاتی چینەکە نییە دامەزرانی کۆمەلگای کۆمۆنیستی لە ڕێگەی حیزبی بەلشەفیەوە نابێت لە ڕێگەی چینی کرێکارەوە بێ ئەمەیە ئەم چینەکە خەریکی بەرهەمێنان و کاری هەرەوەزی و نازاموانەیە حیزبی سیاسی وەکو هەر کۆمەلگایەکی تر دەوڵەتی سیاسی ئەبێ هەڵوەشێنیتەوە بێت لە پرۆسەیەەکە ئەم دەسەڵاتە نەهێڵی نەگەوەی کە جێشی بۆ دروستەکەیتەوە بەهێزیەکەی کەڵەکەی سەرمایەی پێەکەی هەمومانە سیاسین بەڵام دواتر کاتێککە چینێکی وات هەبێت حیزبێکی وات هەبێت کە کۆنتترۆلی مڵکایەتی دەوڵەت بکە سوپای لە بەردەسابێ بیرۆکراتێتێکی گەورەی لە بەردەسابێ ئەمە ئاڵوگۆڕی سەرمایهداری لەباری ئابوورەوە ناتوانێت بکە ئەمە ناتوانێت مڵکایەتی سەرمایهداری لەبەرین بەرێ بە عکسەوە کارەکەی ئەوە بوو وە گونجاش لەگەڵیا کە مڵکایەتی سەرمایهداری و کەڵەکەی سەرمایە لە رووسیا گەشە پێبە ئەم نموزەجە لە تەواوی سەدەی 20 بینین کە حیزبێک دەسەڵاتی سیاسیە گۆڕێ و ماناکەی بە معنایەوەی بێت کە ئەمە شۆڕشی سۆسیالیستیە دواتر ئەم حیزبە ئابوووریەکی سەرمایهداری دەوڵەتی بەڕێخات و ئەمە ئەبێ بە شتی زاڵ بۆچوونی زاڵ سەبارەت بە شۆڕشی سۆسیالیستی و سۆسیالیزم لە سەدەی 20 ئێستا ئێمە خەریکین جارێکتر ڕەخنە لەم بۆچوو ناگرین کە ئەمە سۆسیالیزم نەبووە و ئەمە بۆ شکستی هێناوە لەبەرەوەی فعلەن ئەم هەوڵانەی چینی کرێکار لەو کاتەیە لەم چوارچێوە مێژووە بەرتەسکەی خۆیان نەیتوانیوە جۆرێکی تر لە کۆمەلگای سۆسیالیستی لەباری سیاسیەوە ئاڵگۆڕ دروستکە لەباری ئابووریەوە ئاڵگۆڕ دروستکە لەباری کۆمەڵاتی ئاڵگۆڕ دروستکە ئەمانە ئەو نەقدە ڕیشەیە کە ئێستا ئێمە لە سۆڤێت و تەجروبەی من ویستم بیڵێم لێرە یازین چۆنە ئەو سەرنەکەوتنەی شۆڕشی ئۆکتۆبەر ڕەگوڕیشەیەکی فکریشی هەبووە ینی باسەکە لەسەرەوە نییە لە سەروبەندی شۆڕشە هەڵەیەکیان کردووە دوایە دەسەڵاتیان گرتووە هەڵەیەکیان کردووە و ئەم دەسەڵاتیان لە دەستداوە پێشینەی ئەوەی کە سۆسیالیزم لە جێگای لە بری دابڕانێکی یەکجارەکی لە سەرمایهداری ببینرێ وەکو سیستمێکی ئابووری و کۆمەڵایەتی جیاواز لە سەرمایهداری ببین لەسەر بنەمای نەمانی کاری گرێگرتەوە لەسەر بنەمای کاری هەرەوەزی دابمەزرێ ئەم تێڕوانینە لە ناو حیزبی بەشەفیا بە ئەندازی پێویست کاری لەسەر نەکراوە بەڵکو لەو سەردەمەیان نەکتەنها بەشەفەکان تەواوی چەپەکانی ئەوروپا و سۆسیالیستەکانی ئەوروپا بە حیزبی سۆسیال دیموکراتی ئەڵمانیاشەوە تێڕوانینێکی ئیڤۆلوشنیستیان هەبوو بۆ سۆسیالیزم یعنی ئەوەی کە سەرمایهداری ئیڤۆڵتەکە نەک ڕیڤۆڵت نەک ئەوەی کە ببێ بە شۆڕش لە ڕێگەی شۆڕش و دابڕانەوە سۆسیالیزم دروست بێ نەخێت لە ڕێگەی جۆرێک پەرەسەندنەوە لە ڕێگەی ئیڤۆلیوشنەوە بگابەین ینی سەرمایهداری گەورە بێتەوە فراوانە بێتەوە هێزەکانی بەرهەمێنان پەرە پێدا هەر ئەم باسی کە خۆت لە سەرەتای کتێبەکەەوە کردوتە زۆر جارەگەڕانەوە بۆ ئەو تێکستانە کە شۆڕش لە ئەنجامی ناکۆچی هێزەکانی بەرهەمێنان و پەیوەندەکانی بەرهەمێنان و دروستە بێت لەبەر ئەوەگەر سەرمایهداری پێشکەگەر چینی کرێکار زۆر بوو ئەگەر کرێکارمان کارگەرمان زۆر بوو لە ناو کۆمەلگایە ئەو دەم شۆڕش ئامادەیە و ئەکرێ هەتا ئێستا چەپەکانی لای خۆمان بە تایبەتی ڕوتی حیزبی شوێ ئەوانە هەرەواڵێنەوە جاری قۆناک ڕزگاری نیشتیمانیە با سەرمایهداری لە وڵاتەیە پێشکەین جا وەختە باسی سۆسیالیزمەکەین ینی باسەکە لەسەر ئەوەی کە سۆسیالیزم نەک لە ئەنجامی دابڕان لە کاپیتالیزم و سەرمایهداری لە ئەنجامی پەرەگرتنی سەرمایهداری یەتە پێشەوە دروستە بێ ئەم تێڕوانینە بەسەر حیزبی بەشەفیشە زاڵ بووە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە کە ئەمە لە فۆرمی سەرمایهداری دەوڵەتی ئەمەیان ویستووە لە فۆرمی ئەوەی کە ئێمە با لە ڕووی ئابووری و پێش بکەین هەر ئەو شتانەی کە پێشتر من ئاماژەم پێدا لە باسی بەرنامەی گۆتایە کە مارکس لەسەر نودرەت و نەبوونی و کێماسی ئەوانە قساکە لە ڕووی ئابووریەوە کە بێ هێزەکانی بەرهەمهێنان و تەکنۆلۆژیا پێش بکەوێتوانە بۆی زمینەی مادی سۆسیالیزم ساڵ بێ ئەمە بوو بە تیورێک ئەوترایەوە لە ناو ڕیزەکانی سۆسیالی ئەمە زمینەی ئەوەی خوڵقان
کە لە سەروبەندی شۆڕشا تۆ لە بری ئەوەی قسە و بەرنامەت ئەوە بێ کە چۆنی من ئەم دێوەزمەیە کە ناوی کاری کرێگرتەیە کە ناوی دابڕانی کارگەرە لە بەرهەمەکەی خۆی و لە هۆیەکانی بەرهێنە ئەمە کۆتایی پێبێنم بێم بچمە سەرەوەی بزانم شکلی مولکیت چۆنی بگۆڕم و چۆنی کارگەر لە ڕێگەی حیزبێکەوە کە گوایان نوێنەرایەتێکا بێ دەسەڵات بەدەست لەکۆ بکرێت بە بڕای منەوە کۆمیتەکانی کارگەر ناتوانن چارەسەریکەن یعنی کۆمیتەکانی کارگە ئەیانتوانی لە جێگای حیزب ئەوان بن بە کۆنتترۆلکەری اقتصادی کۆمەلگاوە ئەوان ببن بە چینێکی تری خاوەن سەرمایە ئەگەر نەهات بایەوە ئەگەر ئەم کەڕوانینە دروست نەبێ لەلایەن کە بێ کاریگرێتە لە ناو بچێت لە بین بچێت بە بڕای من ئەم تێگەیشتنەیە لە شۆڕشی ئۆکتۆبەر کە دووبارە ئەتوانێت سیحەتی خۆی بکاتەوە ژنا ئەوەی کە تۆ باسێکی لەسەرەوەی حیزب ڕۆڵی چینی کارگەری بینەوە و حیزبی تاقە دەسەڵاتی تاکە حیزبی دروستکراوە زۆرتر ڕخنەیەکی دیموکراتیکانەیە یان ئەگەر چەند حیزبێک وایە لە ناو ئەم دەسەڵاتەیە گوایەوە نابوو بە جۆرە لە جۆرەکان من واتەیەکەم کاگەرە و سیستەمەکە بۆ چونەکەی من پێچەوانەیە ئەوەی کە یەکەم مەسلەی وتم سۆشیالیزم بریتە لە پراکتیکی سیاسی چینی کرێکار نەک بەتەنها گروپێکی یانەوانە ئەمە یەکە سۆشیالیزم دروستەکە ئەمەیە لە تاریخی شابینی ومانە یعنی لە کۆمەڵی پاریس بگرە لە ئۆکتۆبەر بگرە لەوانە ئەم چینە بووە هاتووەتە مەدان و ئامادە بووە و شۆڕشی کردووە خەباتی کردووە ئەمە مەفهومی خەباتی چیناتێک کە دواتر گۆڕاوە بۆی کە حیزبێک و کۆمۆنیستەکان بەزە چەند شۆڕشەکەن و دەسەڵاتێکە گۆڕن و سۆشیالیزم دامەزرێنن قسەکە لەسەرەوەیە کە ئایا ئەمەمان قبوڵەکە چینی کرێکار خۆی ڕزگارەکەوە بەم پێەیە ئەو بەشانەی لە ناو چینی کرێکارە وەکو بەلشەفی وەکو کۆمۆنیستەکان ئەچن فعلەن ئەمە پراکتیککەن ئەچن هەموو چینەکە کۆکەنەوە ئایا حیزبی بەلشەوی لە کاتی دەسەڵاتە ئەبێ بە حیزبی سەرجەم چینی کرێکاریان زۆربەی چینی کرێکارەگرێکرە خۆی یان بەرەبەرە لە ناو خۆشیە خەریکی جیابوونەوە و لێکترازان و مەحدودبوونەوە و بیرۆکراتیزم و دەسەڵاتی فەردی ستالینی و فلان و فیسار دروستە بێتایە ئەمە دوو مۆدێلی جیاوازە لە شۆڕش ئەمە شۆڕشی حیزبی سۆشیالیزمی دەوڵەتیە کە لە سەدەی 20 بینیمانە هەروەی کە تۆ باسیەکەی سۆشیالیستەکانی ئەوروپا سۆشیال دیموکراتیەکان بەم شێوەیان ڕوان کە حیزبی سۆشیال دیموکراتیە چێتە پەرلەمانەوە ئەکسەریەتێکە هێنیە لە ئەمەی کاوتسکی باسیە کرد لە شارەوانیەکانە ئاڵوگۆڕەکەین و لە ئاستی دەوڵەتا تاکسدانین و ئەم حیزبا بێ بە ئەکسەریەت و ئەمە شۆڕشە و تەواو بوو یعنی شۆڕش یەکیتیانەوە لە لای لینین لەبەرەوەی کە ئەمە کاتی ئەزمەی جیهانیە کاتی جەنگی جیهانیە شۆڕشێک لە خوارەوە کۆمیتەی کارگەکان دروستە بێت لە شکلی شوراکانی کۆمۆنە جارێکتر لە رووسیا لە تاریخێکی 12 ساڵیە سێ شۆڕش ڕوویە مەوزوعی دەسەڵاتیەتە ئاراوە هەنگاوێک من قسەم لەسەرەوەیە ئەمە هەنگاوێکی ترە لە شۆڕشی سۆشیالیستی کە چۆتە پێشەوەم جارەزانێ چۆن دەسەڵاتەکە بپارێزێت کە ئەیگرێ وەکو کۆمەنە هەوڵی پاراستنیە ئەمە دەورەیەکی ترە لە هین و دەوری بەلشەویەکان لێرایە کە تۆ بە ئەقلیەتێکی شەوە بێ بە دەسەڵات لە دەست بۆ شوازی بسەنیتەوە بەڵام شۆڕش مانایەکی بەرفراوانتری هەیە لە دەسەڵاتێکی سیاسی کە تۆ ئەیگری ئەبێت شتەوەی سیستمە سیاسیەکە ئاڵگۆ پێک بێنی هەوڕێی مارکسەڵێ لە تەجروبەی کۆمۆنا ئێمە فێر بووین کە کاتێک سەرمایەداریە ڕوخێنی دەوڵەت ناهێڵیتەوە حیزبێک ناکەی بە خاوەنی دەسەڵات بەڵکو کولی سیستمە سیاسەکە ئەگۆڕیت دەوڵەتەکە لە ناوە بیت خەریکی لە بنەوە هەڵیەکەنیت سوپاکەی ناهێڵی پیرۆکراتیزمەکەی ناهێڵی ئەم وجودە سیاسیە سۆشیالیزم ئەم وجودە سیاسیەیە وجودی ئەوەی کە چینێک خەریکە ئاڵگۆڕێکی سیاسی لە کۆمەلگا فعلەن دروستەکە تا بتوانێت ئاڵگۆڕی ئابووریش بکە ئەم ئاڵگۆڕە سیاسیانە کە چینەکە لە دەسەڵاتە بێ ئەتوانێت ئەوە بکە حیزبی بەلشەوی لەوەی کە ببێ بە حیزبی ئەم چینە لە ناو دەسەڵاتە و هێنانی ئەم چینە بۆ ئاڵگۆڕی دەسەڵاتی سیاسی بۆ کۆتایی هێنان بە دەوڵەت و سوپا و نازان لە ماشکستە هێنێ لەما ناتوانێت سەرکەوێت لەبەرەوەی کە خۆی لە چوارچێوەی سۆشیالیزمی دەوڵەتیان لە چوارچەوەی وایە کە دیکتاتۆری حیزب ئەبێ بە مۆدێلە سیاسیەکەی ئەم مۆدێلە سیاسی ڕێگە نایە کە هەنگاوێکی تریش بڕاتە ئەولاوە کە مڵکایەتیش گۆڕێ بۆی مڵکایەتی شەکا بە مڵکایەتی دەوڵەت ئەوە نییە کە هەنگاوی ئابووری نەناوە و ناڕۆشن بووە زۆر ڕۆشن بووە لەسەرەوەی کە مڵکایەتی لە لای ئەو مڵکایەتی دەوڵەتە
و ئەمە ئەبێ بە بنەمای کارکردنیەوە ئەم تەسیرە بێ بمانجێڕێتەوە بۆ ئەوە ئاسوجان بڵێم ئەمە ڕخنەی ئەو کەسانە نییە کە بۆن مناڵێن وڵا لەبەرەوەی دیموکراتی نەبووە لە ڕووسیا چینی کرێکار شکستیت هێناوە ئەساسی دەسەڵاتەکە کە لەوێ گیراوە نەگۆڕاو بە دەسەڵاتێکی کرێکاری نەبووە بەوەی کە چینەکە لەباری سیاسیەوە شوراکانی شعاری دەسەڵات بۆ شوراکان ئەم شعارە بوو کە 1970 بەرزکرایەوە لە کاتێکە لە 1970 بینیت لە شوراکانە ئەکسەریەت بەس بەلشەفیەکانە مێنەوە ئەوانەی تر هیچ ئەو حیزبانە مەمنوعی شەکرێن لە دەسەڵاتە لە 1990 و 1920 تا بە دواوە بەرەبەرە حیزبی بەلشەوی ئەبێ بە هەموو شتێمە بە قسەی لێنین خۆی وەزیرەکانی حیزبی بەلشەوی من هەموو کارە شورا لەبەرەوەی کە نموزەجەکە نموزەجی دیکتاتۆریەتی حیزبیە شورایەک هەڵەبژێرێ شورایەک ئەتوانێ شتکات کە حیزبی بەلشەوی خۆی ئەم لە دەسەڵاتەکە دیاری کرد بێ کەواتە نوێنەری حیزبی بەلشەوی دەچێتە ناو شوراکەوە شورا لەوێت وەکو مەجلیسێکی یاسادانانی پاشکۆی حیزب ئەمێنێتەوە ئەمەیەک ئەم هێنانە دواوەی چینی کرێکار لە شۆڕشی رووسیا ئەم پاشەکشەپێکردنی چینی کرێکار لەوەی زیاتر لەوەی خۆی پێش بکەوێت و لە دەسەڵاتی سیاسی ئاڵوگۆڕ پێبێنێت و بەنەوەی سەرجەم چینی کرێکار لە ئەم ئیدارەکردنی سیاسی کۆمەلگاکە بەشدار بێ ئەم پاشەکشەیە ئەم مۆدلی سۆسیالیزمی دەوڵەتیە ناچارە بێت کە مۆدلی کەڵەکەی سەرمایە سەرمایه‌داری دەوڵەتیشی لەگەڵا بێتەوە بۆیە ئەمە ڕخنەی دیموکراتی نییە باکسەوە ئەمە ڕخنەیەکی سۆسیالیستیە لە مۆدلی سیاسی بەلشەفی لە ئاستی سیاسی ئامێنێت تۆزانین چۆنە من چەند قسەیەکە کە ماسۆیتر دوا قسە بۆ تۆ بەجێڵم لەبەرەوەی تقریبەنەوە خەریکی نەبێ بە سەعات و نیوێک بەرنامەکەمان بەرحاڵ گفتوگۆیەکی بەسوود بوو بەڕای من وایە بینم کە ئەو تێڕوانی کە تۆڵی زۆر ڕۆشن بوون لەسەروەی سۆسیالیزم سەرمایه‌داری دەوڵەتیە لە ناو بەرنامەکەی خۆیانە ئەمە کێشەی ئەساسیە و ئێمەگەر لە شۆڕشی کۆمۆنەوە فێری ئەوە بووین ئەگەر چینی کارگەر دەسەڵاتی لە بۆژوازی وەرگرت ئەو جیاوازی دەسەڵاتی سیاسی لەگەڵ جەماوەرا بێ کۆتایی پێبێنێ بەوەی کەوا تەواوی دەوڵت لە بین بەرێ هەڵی وەشێنێتەوە و دام و دەستگای سیاسی لەسەر بنەمای دەخاڵەتی جەماوەر دابمەزرێنێتەوە ئەم دەرسە وەرگیرا بۆم دەرسە باسەکرا و قسەی لەسەر کراوە من پێم وایە کەس ناتوانێت لە لینین دروستتر لەوەی کە لە دەوڵەت و شۆڕشا و توێتی باسی کردووە قسە لەسەر مۆدێلی دەوڵەتێ بکا کە بەرەو ئیزمحلالە چێ یاخود دەسەڵاتێکی سیاسیە کە بەرەو ئیزمحلال و بەرەو کۆتایی هاتن و ئەوەی کە بە ئینگلیزی پێڵەن ویذەرەوەی یعنی نامێنێ متەلاشی ئەبێتەوە لە ڕگەڵ پرۆسی زەمەنا کەس ناتوانێت لەو ڕۆشنتر ئەم تێڕوانینەوەم قسەیە بکە بەڵام ئەوەی کە لێرەیە ئەتوانێت دەرس و تەجروبەی بۆ ئێمە ئەوەیە تێڕوانینی ئێمە لەسەر سۆسیالیزمە بێ ئاڵ و گۆڕی پێ بەسەرا بێ و ئەو خۆ ئامادەکردنە بۆ گۆڕینی ئابووری سەرمایه‌داری بە ئابووریشی سۆسیالیستی ئەبێ هەر لەم ڕۆ دەست پێ بکە بە بڕوای من تاکیدکردن لەسەر کاری هەرەوەزی و هەرەوەزیەکان لە پەنا خەباتی سیاسی و کاری سیاسی حیزبێکی کۆمونیستە مەسلەیەکی ئەساسی استراتیژیە لە گۆڕینی دەسەڵاتی ئایندە یعنی ئەگەر تۆ لە کوردستانە بۆ نمونە دەسەڵات لە یەکێتی و پارتی بسێنیتەوە وەکو حیزبێکی سۆسیالیست دەسەڵات کەوتە جێگەی یەکێتی و پارتی هەر دەرگیری ئەو دۆخابی کە یەکێتی و پارتی هەیە ئەگەر دام و دەستگاکانی هەڵنەوەشێنی و ئەگەر دام و دەستگاکانیشت هەڵوەشان و دام و دەستگایکی تازەدانە ئەگەر نەزانی ئابووری داهاتووی کوردستان چۆن بەڕێوە ئەبێ و ئەگەر خەڵک لە بەڕێوەبردننی ئابووری کوردستانە دەخاڵەتی نەبوو لە ئایندەیە دووبارە تۆ ئەم کارەکە ئەیکە ئەم شۆڕشەکە ئەگەر دەستکەوتیش بەدەستبێنێ بەڵام سەرنجام بە سەرکەوتنی جددی ناگاوە بە سەرکەوتن بە گۆڕانکاری جددی کۆتایی نایەت من بەمەە ئیکتیفاکەم باقی وەختەکە بۆ تۆ ئەوەنەی کە قسەماوە سەبارەت بەو کتێبەوە سەبارەت بۆ باسانەی کە کردمان فەرموو دەستخۆش منیش پێم وایە کە ئێمە ئێستا لە یانی سەدەی 21ەکە پێویستمان بە ئاڵگۆڕێکی ڕیشەی لە تێگەیشتنمان لە شۆڕشی سۆسیالیستی لەو تەجروبانەی کە بووە لە سۆڤێت و لەوەی کە ئێستا لە دنیای ئەمڕۆیە چۆن نتوانین فعلەن جارێکی تر سۆسیالیزم وەکو ئایدیەیەک بۆ کۆمەلگای داهاتوو بەپێ ئەو تەجروبانەی کە هەبووە لە بواری سیاسیەوە لە بواری ئابووریەوە ئەم ئاڵگۆڕانە چییە کە ئەبێ ببێ گرنگترین شتیەوەیە کە پەیوەندی ناو ئەم چینە خۆی لەم ڕۆیە
چۆنە بێجارێکتر دابڕێژێتەوە. هەموو ئەو مۆدلانەی سۆشیالیزمی دەوڵەتی مۆدلێکە کە زیاتر ئەم چینەش دابەشە کاتەوە جارێکتر سیکتاریزم و شتانەی کە هەیە لە ناو ئێستای کۆمونیستەکان و چینی کرێکار و ئەوانە بەشێک لەو میراتەیە کە هەیە ئەبێ ئاڵوگۆڕ لە وەسایلەکان لە ئامرازەکان لە حیزبە لە چۆنێتی تێگەیشتنمان لە دنیای ئەمڕۆیە چۆنێتی ڕێکخراوبوونی چینی کرێکار یەکگرتوبوونی ئەو چۆنێتی ئامادەکردنی ئەم چینە بۆی کە کۆمەلگای سۆشیالیستی دامەزرێنێ ئەمانە هەمووی بەحسن و ئەمانە هەمووی بە جۆرێک بیرکردنەوەی کە ڕەخنەگرانەیە لە ئەو بۆچوونانەی کە سەبارەت بە سۆشیالیزم لە ڕابردووە هەبووە گەشە پێدانی ئەو خەباتە چینایەتیە لەباری فکری و لەباری سیاسیەوە کە چه ئاڵگۆڕێک لەم خەباتە چینایەتیا دروست دەکەین چ مواضعێکی نوێ سەبارەت بەم کۆمەلگای سۆشیالیستیا هێنینە ئارا و ئەو نەخشە ڕێگایانە چییە کاتوانێت فعلەن لەم دەورە نەوعێکیتر لە کۆمونیزم و سۆشیالیزم لە ناو چینی کرێکارە ڕەواز پێباتەوە کە جیاواز بێت لەو سۆشیالیزمە دەوڵەتی کە لە سەدەی 20 هەبووە. ئەمانە هەمووی بەشێک لەو هەوڵانە بووە کە ئێمە یاومانە و سوپاسیش بۆ تۆ کە ئەم مناقەشانە هەمووی هیوادارم ببێ بە جەدەل و بەسێک کە سوودی هەبێ بۆ ڕۆشنگەری بۆ ڕۆشنکردنەوەی باشانە زیاتر. دەستە خۆش بێ من بینەرێک کۆمنتی نووسیوە ئەڵێ ئەوەی لە جیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خوێنرێ دەنووسێ ئەدەبیاتەکەی سەرچاوەکەی لە ئەدەبیاتی چەپی ئێران و عەرەبی و وەژیراوە زۆر چاواشەکاری تێدا کراوە لە رووسیا خەڵک نەفرەت لەو سەردەمەی بە چەپیەکات بەرحاڵ من نازانم لە رووسیا نەبووم لەگەڵ هەموو ڕووسیشا قسەم نەکردو بزانم هەڵێن چی بەڵام کاگنیاز ئەگەر بزانی ئەمە هەردووکمان لە دەرەوە ژین و هەردووکمان بە زمانی ئینگلیزیژە خوێنینەوە بە تەنها سەرچاوی خوێندنەوەکانمان چەپی ئێران و زمانی عەرەبی نییە و بەش بە حاڵی خۆمان ویستومانە هەوڵمان داوە کە زۆرتر لەو مێژووە وردبینەوە ئەمەش وەڵامی منە پێمان بێت لەوە زیاتر پێویست ناکە دەی وەڵامێکت هەیە ئاسو ناهیوادارم ئەو هاوڕێیە ئەم سەرچاوە ئەم کتێبەش خوێنێتەوە کە ئەمڕۆ بناقەشەمان لە سەرەتی بەشێکی زۆری سەرچاوەکانی سەبارەت بە چینی کرێکاری جیهانیە و بابەتەکانیش بەشێکی زۆری لەوێەوە هاتووە. زۆر باشە دەستت خۆش ئاسۆ سوپاس بۆەوەی کە لەگەڵ مابووی سوپاس بۆ تەحملکردنی ڕەخنە و ئەوەی کە هەندێک جار لامای بەشیشم خواردی بەڵام فرسەتی شت بوو وەڵام دەیتەوە بەرحاڵ ناکەم جارێ بەشخوراوم بەڵام بەعکسەوە من دایلۆگەکە زۆر بە شتێکی گرنگ ئەزانم ینی هەرەوەیە کە ئێمە باتە پێشەوە کە ئێمە بتوانین دایلۆگێکی وامان هەبێ کە بۆ چوونە جیاوازەکانی یەکتر شرۆڤە بکەین لێکی بینەوە بە شێوەیەک کی ڕەخنەگرانە سەیری ئەو بۆ چوونانەی خۆشمان بکەینەوە ینی ئەو شتا زۆر گرنگە کە ئێمە دیسەپروڤی ئەم شتانەی خۆمان ببینین تا بتوانین فعلەن ئەو شتانەی کە ئێستا پێویستە وەڵامی بینەوە کە هەمووی پرسیاری گەورن وەکوت لە ئەوەڵا تۆ باست کرد زۆر شت هەیە کە کراوەتەوە کە پێویستی بە وەڵامە لەوانەیە ئەمە هیچ هەموو وەڵامانەمان لێرە نەیابێتەوە زیاتر پرسیارمان خست بێتە ڕوو و ئەم جەدەل و باسانەش یارمەتی ئەوایە کە هەرچی زیاتر ئێمە بتوانین هەنگاو بۆ ڕۆشنکردنەوەی ئەم مۆزوعانە بێنین و لەناو خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ڕۆشنبیرانی کۆمونیستا بتوانێت کاریگەری هەبێت دەسەی تۆ خۆ بازمان لێنانن ئاوڕێ ڕێبوار مصلح ڕێبوار پرسیارێکی کردووە ئەبێت جوابی بینەوە ئایا کاتێەوە نەهاتووە کە بچینە سەرشانی لینین و ئاسۆیەکی بەرینتر ببینین ئایا تیورێلین و حیزب و سۆشیالیزم لە یەک وڵاتدا پێش 100 ساڵ ئاڵوگۆڕی پێشڕەوی هەڵناگرێ من لە چوونە سەرشانی لینین مەمەسی لەوەیەک ئاسوەیەکی بەرینتر ببینی منیش پێم وایە کە یعنی ئێمە تێکست و حتا هی مارکس بۆ ئێمە مقدەس نییە چونکە ئەمانە هەمووی ڕنگانەوەی ئەو خەباتە چینایەتیە لە هەر دەورەیەکە هەمانە بەڵام بێگومان بەزێت دەستکەوتی تیۆری و ئەو شتانە هەیە کە ئەم بزوتنەوەی لە مارکس لە لینی لە
ترۆسکی لەوانە هێنایەتی ئەمانە وەکو چۆن لە فیزیات و ینی ئەو شتانەی نیوتن بەدەستی هێناوە تۆمان تۆ گرنگە بەلاتەوە بەڵامە بێ بڕۆی لەوە زیاتریش بڕۆیتە سەرەوە لەو زانستا بەم شێوەیە سەیری تیۆریەکانەکەین بەڵام منیش پێم وایە مەسلەی سۆشیالیزم لە یەک وڵاتات ئەمە تەواو بووە ینی ئەم مەوزوعەکە دوای ئەم گلۆبالیزمە دوای ئەمانە هەرە و استراتیجە جیهانیە بۆ شۆڕش و بۆ سۆشیالیزم هەمان بێت کە ئەمانە هەموو یەبێ پەیوەندی هەبێ بەیەکەوە بەمانایەوە نیە هەر شوێنەکان نەمانتوانی ینی توانیمانێوە دەسەڵات لە دەست بۆ ژوازی بسەنینەوە لێی نەسەنینەوە هەرەوەی کە لینین کردوێتی بۆ باوەکە نمونەیەکی گرنگ لەوەی کابێ ئێمە و کارە بکەین بەڵام باسیەوەی کە ئاڵگۆڕی شۆڕژگەڕانە هەموو بەحسەکانی ئێمە زیاتر بەسی هاوڕێیانی تریش لەسەر ئەوەیە کە ئەم ئاڵگۆڕە گلۆبالیزمە ئاڵگۆڕێکی جدی دروست کردووە لە بیرکردنەوەی ئێمە بۆ سۆشیالیزم لە دروستکردنی تەجروبەکانی پێشووی سۆشیالیزمی دەوڵەتی تەجروبەیەک زیاتری یاوە بە ئێمە بێ حیزبی کرێکاری چۆن بێ چۆن ئەو حیزبە سێکتاریستە نەبێکە لە توولی سەدەی 20 زاڵە لە ناو کۆمونیستەکانە تا ئێستاش گروپە چەپەکان بۆ گیرۆدەن و ئەمانە پێویستی بە فعلەن ئاڵگۆڕە لە کۆنسپتی ئێمە بۆ شۆڕشی سۆشیالیستی لە نەوعی دروستکردنی حیزبی کرێکاریە لە نەوعی تێگەیشتن لە شۆڕشی جیهانیە ئەمانە هەمووی بەحسێکن کە پێویستە بیکەین و من پێم وایە کە دەورەی سەدەی 20 دەورەی سۆشیالیزمی دەوڵەتیە کە ئەمە بێ پێی پەڕێنین بێگومان تەجروبەی سۆڤێتیش بەشێک لەو سۆشیالیزمی دەوڵەتێ بووە کابێت تێپەڕێنین نموزەجی حیزبەکەی بگرە مۆدلی سیاسی دەسەڵاتەکەی بگرە شکڵی ئابووری دەوڵەتەکەی بگرە بەیەوانە هەمووی تێپەڕێنین و سۆشیالیزمێکی نوێ یان کۆمونیزمێکی نوێ دروستکەین بەرحاڵ منیش بەوە بڵێم دیارە حتمما لیدینیش بمایە لە هەموو کە زیاتر کە ئەو خاوەنی تحلیلی دیاریکرا و بۆ زەرفی دیاریکرا بوو لە هەموو کە زیاتر ئەو لە پێش هەموو کەسەوە بۆ میتۆدەی خۆی و بۆ میتۆدەی مارکس دووبارە لێکدانەوەی نوێیە کرد و شتی نوێ هێنایە بەرهەم حتمما ئەوە ضرورەتێکە و پێویستیەکە کە ئێمە فراوانترەوە ببینین وتنەوەی قسەکانی لینین و سێن خواردن بەسەری لینین و بە نووسراوانی ئەو نووسیوەتی بە تەنها بەز نیە و کافی نیە بۆی کەوا لە ئەمری شوێنکەوتنی شۆڕشی کارگەری و شۆڕشی سۆشیالیستیە ئێمە وەفادار بین بە ئەو ئەرکانی کە لەسەر شانمانە بەڵام من وازانم ئەگەر لە گەڕەکێکیشە دەسەڵاتت هەبێەوەوانە بێ شوێن دەستە دیار بێ وایتر ئەمە ناوی ئەندرێ سۆشیالیزم یا ناوی ئەندرێ هەنگاوگرتن برەوە بۆ هەنگاو هەڵهێنان بەرەوە سۆشیالیزم حتممە بێ ئاڵگۆڕەیەک لە ژیانی خەڵکا بەدی بێنە گەرنا دەسەڵاتگرتن هیچ مانایەکی نیە و قودرەت هیچ مانایەکی نابێ بەرحاڵ وەکو خەڵکانێکە بەجددیمانە کە کۆمونیستین و سۆشیالیستین لە کوردستانە هەر بە شوێنەوە نابین بە شوێنێکێتی و پارتی و بین و ڕەخنەلەیەکێتی و پارتی بگرینەوەوانە پێمان وایە مەسلەی ئەساسی مەسلەی ئاڵوگۆڕ و گۆڕانکاری ئابوووریە لە هەر جوڵانەوەیشە لە کوردستان ڕۆیەوە کوردستانیش وەکو هەر شوێنێکی تری ئەم دنیای توانێت شۆڕشی کارگەریتیا بەرپابێ و مەسلەی ئەوەی کە سۆشیالیزم یانی چی وەمانای چیوە داهاتوی یانی چی پرسیارێکی حاشا هەڵنەگر و پرسیارێکی بڵین ملیحەکە لێمانەکرێ زۆر دەم و دەستەکە لێمانەکرێەوە بێ وەڵامی بدەینەوە دەنا ناتوانین وەفادار بین بەوەی کە ڕاستی شۆڕ جێڕین و ئاڵگۆڕی جدیمانێت لە کۆمەلگایە بەرحاڵ دەستی هەموو ئەو بینەرانە خۆش بن ئەو هاوڕیانە خۆش بن کە کۆمنتیان نووسی کاکنیاز مستەفا و هاوڕێ مصلح ڕێبوار هاوڕیانێک کە تا ئێستا بینەرمانن ئەگەر تا ئێستا نەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا لەسەر یوتیوب بکەن ئەم بەرنامانە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە لە مەودوا بڵاوە بێتەوە لینکی ئەم بەرنامانەوە بەرنامەکانی تری کەناڵی هیوا لە سوۆشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە و بە دۆست و ئاشنایانی خۆتانمان بناسێنن زۆر زۆر سپاس ئاس و جاریشی تر ماندوو نەبی بە ئومێد ئێوەی کە لە باسی تر و بابەتی تراوە سەبارەت بەم کتێبە دیارە لەگەڵ هاوڕیانێکی تریشاکە بەشدار بوون فرسەت هەبێ حتمما ئەوانیش بەسەر بکەینەوە و گفتوگان لەگەڵا بکەین و ڕایان بپرسین و ئەم جۆرە جیدال و مناقەشاتانە لە ڕێگەی کەناڵی هیوا بەردەوام بکەین دەسەکانی تۆش خۆش بێ و هەر سەرکەوتوو بیت هەر بژیت زۆر سپاس
بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان وەکو داوام لێکردن لە دوایین باسی بەرنامەکانمانە داوام دووبارە ئەوەیە کە کەناڵی هیوا بە دۆست و ئاشنانی خۆتان بناسیێنن ئەگەر تا ئێستا سەبسکرایبتان نەکردووە سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن لینکی ئەم بەرنمەیە لە یوتیوبەوە لە سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە چونکەم بەرنامانە لە مەودوا تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاو بێتەوە تا بەرنمەیەکی تر دیدارێکی تر و باسێکی تر بە ئێوەی ئازیز دەگەینەوە بە شادی و کامەرانی هەست هەر بشین.